بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە نۆی ڕەمەزان و لەم بارانە زۆر خۆشەی کە کوردستانی گرتوتەوە و دوعاکەین یا ربی حوالەینا لا عەلەینا بەبێ زیان و بەبێ زەرەر یا رب العالمین وڵاتەکەمان، نیشتیمانەکەمان، کوردستانەکەمان ئەم بارانە بە ڕەحمەتەی بەسەرا ببارێت. لە نۆی ڕەمەزانە بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم کاکدانا و ئەم ستاڤ ئازیزەی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم خۆشەویستان و مامۆسای قورئان خوێن و برای شێفەکەمان شێف نەریمان و سەرجەمتان ئینشاءڵڵا هەڵقەیەکی نوێتان پێشکەشەکەین لەم ڕۆژە مبارەکەیە. کاکدانا سەلامی خوا لێبێت. کاکس شێخجان سڵاوی خوا لێبێت. تۆ باشی تەندروستیت. ماشەڵڵا باران و نیعمەتێکی زۆر جوان ئەبارێت، هەرچەنە لە هەندێک لە ناوچەی هەرێمی کوردستان بەداخەوە زەرەری گیانیشی هەبووە، بەڵام بەڕاستی مای دڵخۆشی ئەم باران و نیعمەتە جوانە. هەچەنە کەشناسی و شارەزانی بواری کەشوها چەند ڕۆژەکە بێ، ینی ئاماژیان بۆ کردبوو کە ئەم بارانە بارانی بەلێزمە و تاوەباران و لافاویشە بێ، بەڵام ئیتر دیسانەوە بەم ڕەمەزانە بە ینی زۆر غیبەتی حکومەت نەکەینەوە، کەم تەرخەمی حکومەتە کە ئەم شتانشی لەیەکەوێتەوە. خۆشەویستان سڵاوی خواتان لێبێت، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی سیگەوهەر لە خزمەت مامۆستای خۆشەویست جەنابی مامۆستا شێخ فاتح و هاوکارانمان لە پشتی کامێرە و شێفی بەڕێز شێف نەریمان ئەمڕۆژ لەگەڵتانە بین. تەوەری ئەمڕۆی بەرنامەی سیگەوهەر بەو هیواین کە سوود و ڕەزامەندی ئێوەی لێ بکەوێتەوە، هەروەها خوای پەروەردگاری لەسەر و هەمیەوە لێ ڕازی بێت. خۆشەویستان، ڕێکارەکانی کڕین و فرۆشتن مامەڵە بێگومان بابەتێکی گرنگە کاکشێخ، ئیسلامیش گرنگی پێداوە و چۆنەڵێ نقطەی خچۆتە سەر پیت لەسەر ئەم بابەتە. ئێمە ئەمڕۆ لەسەر کڕین و فرۆشتن و مامەڵە بە میوانداری مامۆستایەکی بەڕێزی ئاینی کە شارەزایە لە بابەتەکەیە لە تەوەرەی یەکەمە قسە و گفتوگۆکەین. بێگومان زیان و لێکەوتەکانی قەڵەوی ئەوەی بەشێکی زۆر لە تاکەکانی ئەم هەرێمی کوردستانە و بە شێوازێکی گشتی لە جیهانە خەڵک پێوەی ئەناڵێنێ، ئەمیش بە میوانداری دکتۆرێکی پسپۆر لە بوارەکەی خۆیان گەنگەشە و قساکەن. بێگومان قەڵەویش کاکشێخ جگە لە زیانە تەندروستیەکانی کە زۆرن، شەکرە و زەخت و چی و چیوانی لەیەکەوێتەوە، بێگومان ناخۆشترین شتەوەی کە تۆچی بۆ بازار بۆ مارکێتێک بۆ شۆپێک سیرەکەی ئەو جلەی ئەتەوێ خواستی خۆتە، ئەو کراسە ئەو تیشێتە ئەو جلە سیرەکەی سایزەکەی بۆ تۆ نابێت. لەبەرەوەی وەک دکتۆرەکان ئەڵەن ئەطراف و چوزانم کەمەر و ئەوانە گەورە و چاورێکی زۆری تیاکەوە تۆ نابێت. بەڕاستی ئەمەش هۆکاری خۆی هەیە کە بەشە لە دکتۆرە بەڕێزەکان بازلەوەکەن هۆکاری سەرەکی ئەم قەڵەویە بریتە لە با بڵین نەخواردنی خواردنی تەندروست و زۆر خواردن و خواردنی خراپ و چەوری و شیرینی و شەکر و ئەم شتانە. جا ئێمە وەکو ڕۆژانی دیکە چینە لای شێف نەریمان لێرە و سڵاوێکی لێکەین. کاک شێف سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا لە هەمووتان، ڕێز و سڵاوم هەیە بۆ تاوی بینەران و بیسەرانی ئازیزی خۆشەویست، بە هیوام وایە ڕۆژووی هەموو لای قوبوڵ بێت. ئێوە ماڵی ئێوە لەم باران و تۆفان و لافاوە بە دوور بوون شکر لەخوا بەزای بە دوورین بەڵێ شوێنەکەمان بەزێمە لە هەواری شاری شوێنەکەمان بەزەکەکێمە. ئەی ئەمڕۆ بە تەمای چیمان بۆ ئێمە و بۆ بینەران ئامادە بکەیت؟ ئەمڕۆ مریشکێکی مەکسیکیمانەیە بە فڕن، مریشکی ساغا مەکسیکیە بە فڕنێکین لەگەڵ برنجێکی دۆلفینسیە، سوبێکی مریشک و لەگەڵ شعریە، لەگەڵ یەک پشتێکی پاقلەی بە شویت. مریشکەکە ئەمڕۆ مەکسیکیە. بۆچی مەکسیکی ئەمڕۆ مریشکەکەمان؟ مریشکەکە بە شێوازی مەکسیکی لەمانناوە بۆ ناو فڕن. بە تایبەتمەندیەکانی چین؟ تایبەتمەندیەکانی ئەوە تۆزێ بڵێن مزرا تونە مەکسیکی ئەوەیە، تۆ شتەکانی جیاوازتر، یعنی شتی پەتاتی تایە، بیبەری ئەلوانی تایە، ڕۆزماری تایە، ئەم شتانی تایە. ئەی وەکو زەڵاتە و شتیوە؟ زەڵاتەشمان هەیە، زەڵاتێکی عادیشمان هەیە کە لەرمە کاهووە خیارە ژێزەرە، لە دوای بەڕازانەوەی میوەکانیش دەست پێگەن. ئینشاڵڵا ئێمە لە هەم ناوەندی بەرنامەکە و هەموو لە وردۆ لە کۆتایی بەرنامەکەشە دیسانەوە دێنەوە لای بەڕێز بزانین چیت کرد. لە خزمەتان نابین بەخێر بن سەر چاوەڕ کاتێ ساغ بێ. کاکدانەگیان بچینە خزمەت قورئانی پیرۆز و بەڵێ بێگومان ئەمڕۆژ کاکان محەممەد دڵشاد میوانمانە
ئەچینە لای ئەو بەرنامەکە و دەست پێکەین فەرموو کاکە محەممەد سڵاوی خوارد لەبێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. قرباني باشي كاكي خبيب السلامة من أخي باش شكرا تندرستي باش شكرا خبيب السلامة من أخوة ما شاء الله دەنگێکی زۆر خۆش و چریکەیەکی زۆر جوانی هەیە ما شاء الله خۆی گەورە تەوفیق بە کاکە محەممەد وازانم لە زانستە ئیسلامیەکانیشە خوێنێت وایە ئەرەوەڵا لە قۆناغی دوانزەی ئیسلامیم لە قوتابخانەی دواناوەندی سلێمانی ئیسلامی ما شاء الله سەرکەوتوو بە چەندێکە خەریکی ئەم قورآن و قراءەت و خوێندنی قورآن و دەنگ خۆشی و ئەم بابەتە گرنگەی. سرتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. بيشكر سرتا دسخوشين برنامج جوانتان ليكم إخوة سركو استفراز إن شاء الله. ما نقول رمضان بيروز لها ملاكتان بيروز بيت وخوي جورا طاعة وعبادة ملاك مقبول فرمي إن شاء الله. والله من هلا سرتي تمن ولا تمنيش الصالح والصالية وتسلم كردوبة قرآني بيروز وفربوني قرآني بيروز الحمد لله. الحمد لله. أخوة بزاف. خبير الحمد لله. فيدي هموش كان ما حقي ويا براسي همو جارك ما أو قرآن خوانيك أو جنجو تازة بيجيشتون پێش خۆیان دوعا بۆ دایک و باوکیان پێ کە ڕاستی کاریگەری گەورەیان هەبووە تەسیری دایک و باوک زۆر دڵیان خۆشە بۆی کە جەنابەت قورآن خوێنی سەن خۆشابین کە ئەم کوڕیان ئالەویا دانیشتو قورآن خوێنێ لە باتیەوەی کە لە شوێنێکی ترا بێ ئەو مەکانەتە گەورە کە قورآنی یا بە خەڵک یاخۆ خۆی گەورە تەوفیق بە و خۆی گەورە دایک و باوکیش محفوظ کات و لە دنیا و قیامەتە بە هەشت و ڕەزامەندی خۆیتان بە نەسیب بکەن ئینشاءالله. چیت بۆ حازر کردوین ئەمڕۆ؟ والله إن شاء الله خدمتانين بچناتي القرآن بيروز بس تلاويك بس مقامك والله بشوازي ترتيل بشوازي حزينة بلنباتي حزين إن شاء الله إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون
وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. يا ربي خوات توفيق إن شاء الله. خی گەورە پاداش يا ربي. کاک دانەگیان ئێمە مامۆسایەکی زوو خۆشەویست میوانمان ئەمڕۆ پێمان خۆشە مامۆسا دکتۆر محەممەد پێنجۆنی کە سەرۆکی دژنەی فتوای سلێمانیە و مامۆسای زانکۆی و جەنابیان کە لەم ڕۆژەیە ئێمە داوەتی بکەین بۆ بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش کڕین و فرۆشتنە لە مانگی ڕەمەزان و هەروەها بەیع و مەعامەلە لە ئیسلامە لە شەریعەتە ئێستا زۆر بابەت دروست بووە کە خەڵک لی تێکەچی ئادای زانێت کە ئایا ئەمە سووە سوونیە ئایا بەشداری لەم بانقەیە بکانەی کە ئایا ئەم مەعامەلە چۆنە بەعزێ معاملاتی ئەلکترۆنی دروست بووە کە ئەم قیستە بکە نیکە قەرزە بکە نیکە جام بابەتە زۆر فراوانە بەڕاستیەوە نی فریا بکەوین ئەمڕۆ لە خزمەت جنابی مامۆسایە بین بە پێشوازی لە مامۆسا بکەین انشاءالله. هەمومان پێشوازی لە مامۆسای بەڕێز دەکەین. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله دكتوري خوشویست بخير بيا اخوان احوالي برز مساكم بخير باش قربان حال باشا يا اخوان مفروض هذا كم ثاني باش شكر طوبكم خالص ما شاء الله خايجان بيك ان شاء الله جنابي دكتور بخير بيت بخير بيا اخوان يا اخوان بخير باشا خايجان لما خوش بيش فاطيهم لا قبول بيا اخوان ما وصل الى رمضان هذا سبيكي بابته كمان قربوا هذا سبيكين معاملة چۆنە چی بکەین ئایا خەڵک بچێتەوە سەرکار و کاسبی خۆی تیجارەتی خۆی یا هەر لە ماڵەوە خەریکی قورئان و خەریکی خەو و ئیسراحەت بێت ئایا معاملەکردن لە ڕەمەزانە حاڵەتێکی تەندروستە یاخود باش نییە بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ئاشتی و میهرەبانی لە هەموو ئیمانداران و لە هەموو ڕۆژوانان و لە هەموو مسلمانان و هەروەها هیواخواز من داواکەم لە خوای پەروەردگار تاعەتی هەمووان قبوڵکە ئینشاءالله و ئەم ڕەمەزانە بکاتە دەژیان لە دەرگاکانی کردنەوەی خێر بەسەر خۆمان و بەسەر وڵات و بەسەر نیشتیمانمان ئینشاءالله. حاڵەتەکانی ژیانی ئینسان کۆمەڵەشت هەن کات وەکو چۆن شوێنمان هەیە و کاتمان هەیە لە هەمان کاتە هەر شتێک و کارێک لە شوێنێک ئاکرێ و لە کاتێکی شاکرێ و لە شوێنی وا هەیە کارەکان زیاتر بەڕێوەچن هەندێک شوێنی ژێ لەوانە دەرفەت نەبێ هەندێک کاری تیا بکەی لە ژیانی مسلمانیش بەم شێوازە زۆربەی کاتەکان و شوێنەکانمان دابەشکراون بە لە میزانی شریعەتی خوای گەورە بۆ کاری فەزائیل و کاری باشتر. ئێمە صیفەتێک هەیە کە صیفەتی تەواوی مسلمانانە لە ژیانە بەردەوام ئێمە بە شوێن خەیرەوەین وشەی خەیر بەمانە تەنها چاکەنی مەنا باشترین نیشتەکان لە هەر جێگەیەکە هەیە لە هەر شوێنەکە هایتۆ بە شوێن باشترین ئاگەڕێ ئیتر باشترین لە پیاکردنی خواردنە باشترین لە لەبەرکردنی پۆشاکە باشترین لە ڕۆشتنە باشترین لە گوتار و قسەکردن تا ئەبێ بەردەوام ئەمە یەکێکە لە ڕیتمێکی صیفەتێکی بەردەوامی مسلمانان و قورئان و سەرجەم پەیامە ئیسلامیەکە لە عیبادەتکردنەکانە فێری ئەمەمانەکە حتا لە بیستون گوێگرتنیش الذين يستمعون القول فيتبعون احسنه بەشوێن حتا لە تەعاملکردن و بانگەواز و ئیشکردن و خیتابیشمانە ئەبێ ئەحسن دائما لە جیدال و مناقەشەشە بە شوێن ئەحسنەوە بین ئەمە شتێکە لە شەریعەی ئیسلامیە دەرگایەکی زۆر فراوانە بۆ کاری مسلمان. لێرە دێنەوە سەر بەزارەکەی جەناب لە مانگی ڕەمەزانە فرسەتێکی تایبەتی زێڕینە بۆ مسلمانان کە زەمانێکە بەڕاستی ئەو زەمانانە دووبارە بوونەوەیان بۆ ژیانی مسلمان ئەگەرەکەی لەوانەیە زۆر بەهێز نەبێت بە حکمیەوەی کە ئینسان مەدن ڕووی تێیەکە بۆیە هەر کاتێ فرسەت بۆڵ کەوت توانیت بەرەو ئەحسن و بەرەو جوانتر بڕۆی ئەبێ بی قۆزیتەوە بۆ ئەو کارە. لێرە ئازانانی ئیسلامی و شریعەتی ئیسلامی کۆمەڵی خاڵەخاتە بەردەمی ئینسانی ئیماندار. یەکێک لەوانە پێمان دەڵێ ئەگەر کەسێک توانای مادی توانای داهاتی مادی باش بێ واتە بەشی مانگی ڕەمەزان و زیاتر لە مانگی ڕەمەزان داهاتی خۆی کەش دانابێ و خەزم کردبێ ئەوە حەق وایە لە مانگی ڕەمەزانە دانیشە سەر قاڵی عیبادەتکردن و بەندایەتیکردن و خواناسین تەرخانی کە بە قورئان و بە زیکر و عیبادەتەوە ئەوە بۆ ئەو کەسە لەوانەیە فەزیلەی باشتر وابێ کە 11 مانگ مەشغوڵی دنیاداری بووە با یەکدانە مانگی تەرخان کا بۆی خۆی ئەبدێت کاتەوە بۆ ئەو کارە کە چووە ناو کاروباری معاملات و ژیانیەوە
بە داتایەکی نوێ و بە ڕێکەوتنیکی نوێ و بە عقلێک و بە سەلیقەیەکی ترەوە بچێ چاکترین بۆ ساڵی ئایندە بکە. ئەمە لە ڕوویەکی تریشەوە لەو لاوە بەعامی خەڵک تەمەنە بۆ لەسەر ئاستی تاکە لەسەر ئاستی گشتی نییە چونکە ناکرێ بازار و دوکان و مارکێتەکان چۆڵکەن داخێن لە ڕەمەزان هەموو خەریکی عیبادمی ئەیکێ دوکانەکان و بازار و معاملەشتمان بکات و کێشتمان بۆ بێنە بۆی کە بیخۆین. بەڵام لەولا بەڵام بە ڕووی گشتیا بەعام بۆ خەڵکی موسڵمان هەموو ڕۆژەکان پێویستەکە ئێمە بەڕاستی هەوڵدەین بۆ کەسابەت بکەین بۆ ژیان و بۆ لوق پەیداکردنی لوقمەی ژیانمان بۆ ئەو پاروێکی خێنە دەمان و پێویستە ئیشی بۆ بکەین. بەڵام ئەوەندەی هەیە لە ڕەمەزانە ڕیتمێکی تایبەتر وەرەگرێ وەکو لە ڕۆژەکانی ترە. ئەو ڕیتمە تایبەتە چییە؟ ڕیتمە تایبەتەکە باشترکردن و جوانترکردنی معاملەکانە. ئەگەر لە پێش ڕەمەزانە مەسەڵەن هێندێک معاملات جۆرە لە خەلەلی تیاوێ ئەوە لە ڕەمەزانە ئەو خەلەلانە بڕبڕن کە و جوانترینێک شێوازی جوانترین بۆ چونکە بوونیشم لە بازارە ئەو ڕۆژێ هەتا ئێوارە بە ڕۆژوم و معاملەکەم هەمێ بە بەندایەتی حسابە. دکتۆر ئەسڵ وایە قسەژە فەرمووی یعنی تەنانەت یان زەمانەکەی تریش هەر ڕێک و شەرعیانە و دروست مامەڵەکە بکەین. جعزم کردی ئەوان باشەکەی من بێت باشترین مانگە یان زەمانکە بێت لە باشەکەی بێ ئەگە ئەو باشترین بێتامە باشترین و باشتریانە بێ یعنی بەرداوێ ئینسانی موسڵمان لە پێشبڕکەیەکی گەورە بێ حتا زەمن لێ تێپەڕێ ئەبێ ئەوی هەنگاوەکان پێش سەرکەوێت لە ڕووی دینداری و لە ڕووی ئینتیزامەوە باسەکە لەوە نابێ ئێمە لە یەکدانە مەسەڵەن قۆناغە ڕابوەستین چونکە پێغەمبەرگیان فەرموویەتی عەلەیهی سڵات وسەلام ئەگەر کەسێک 2 ڕۆژ یەکسان بێ ئینسانێکی زەرمەندی دنیایە ئەو کەسێک کە لە دنیا پێڵەن خەسارەتمەند و زەرەری گەوراکە کابرای بازرگان ئەتوانێت بێنێتەوە شوێنی خۆی بەڵام ئینسان تەمەنی بۆ ناگەڕێتەوە بۆیە بازرگانێکی قیامەت هەر کەسێ 2 ڕۆژ یەکسان کرد تازە ئەو ڕۆژێ زەو زەرەرە هەر ڕۆی ناتوانین بە هیچ شتێ تعویزی کەیتەوە بۆیە بەردەوام بێ لە بیری ئەوە بین ئەمڕۆمان لە سپێنە لە دووسپێتمان باشتر کە بەردەوام لە بیری چاکتری نابین بۆیە کە لێرەوە کە لە ڕەمەزانە عەرزەکەم جوانتریکە ئەبێ بە ڕۆژووە کە بە قەراری داوە ئەهەن لە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە فەرمێ ئەگەر ئینسان موسڵمان بە ڕۆژوو بوو لە بەڕۆژبوونەکەی چی پێڵێ کۆمەڵێک وانەی فێرەکە یەکێک لەو وانانە کە فێرمانەکە فێری مەکەمانەکە بەرامبەر شتی حتا هەندێک مباح هەیە مادام ئەو مباحە لێرە جوان نییە مەکەیەکی لێکم نایکەم بۆ یەڵم نەرێ بۆ هەشتێکەوە ناشرینە بۆ من بۆ هەشتێک نەگونجاوە بۆ سیفەتی منی ئیماندار لەو جێگەیەدا ئەخە خۆ ڕۆژوو تەنها بەڕاستی بەسێدێکە و پینوەکە لای خوای گەورە ئەمە بەبەست نییە پەروەردگار نایە من برسی من تینوم ئەمە حکمەتێکی لە پشتەوە نییە تەنها ئەمە حکمەتە گەورەکە ئەو دەرهاویشتانەیە کە لەمەوە فێرەبین کە تەطبیقکردنی کۆمەڵێک وانەیەکە کە پێ دەڵێ ئینسان گۆڕانکاری لە ئینسانە ئاساییە زۆر طبیعی توانین بەس ئیرادەیەکیەوێ تەنها ئیرادەیە لە پشتەوە بێت توانی چی هەیە خراپە بیگۆڕی بۆیە هیچ کەسە نابێ بڵێ وەڵام مامۆستا من هەتا ئیدوانی کە ئیدمانیش بوون بڵێ وەڵام مەحاڵە گۆڕانکاری لە ژیانی خۆمان چونکە ئیدمانیش بووبی ئیدمان قابلی چارەسەرە ئەوە تا ئێمە ئیدمانی لەسەر یانزەمان ئیدمانی لەسەر جۆرێ لە خواردن و ڕیت بێن لە ژیان کەچی لەمایەن کە ئەتوانین خێرا بکت و پڕی گۆڕین هیچ ئەو بەڕی چەند ڕۆژێ پێتاقەت بین بێ دوایە بیریشمان ناکەوێتەوە دوایەم جاکە ڕیتمانگە لەوانەیە هەندێکمان پێ باش هەڵێ بەهار وابێ وەڵا لەوانە زۆر باشە لەگەڵ ڕادێ ئیتر کەوابوو گۆڕانکاری ئاساییە لەبەرەوە کەسی بەندەی خوا دیندارەکان لە بازاڕەکانە ئەبێ لە ڕەمەزانە ئەمە بکەن ئەم شتە جوانە بێن جوانترین معاملە وەکو لە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ بازرگانی بەندایەتێکی کاڵێن بەندایەتی حتا پلەیەکی بەرزێ بۆ کەسێک کە تیجارەتەکە کە بازرگانێکی گەورەیە ئەفەرمێ تاجری سەدوق ئەو بازرگانی کە ڕازگۆیە لە بازرگانیەکە بە سیدق بە جوانی مامەڵاکە ئەفەرمێ مع الأنبیاء والشهداء والصالحين جا سەری ئەو پلەیەکە یعنی کێ ئێوێ چێتە ڕیزی پێغەمبەران لە قیامەتە کێ ئێوێ لە پلەی شوهەدا لە قیامەتە بێ لەگەڵ شەهیدەکانە حەشر بکرێ تاجرێکی سەدوقە لە بازاڕە ماوەسا یەکێک لە کێشەکانی موسڵمان ئەوەیە حتا ڕخنەی خەڵکیش کە کەسێک کە بین موسڵمانە دیندارە ڕواڵەتی ئیسلامی و دینداری زۆر تیا دیارە ئەڵێن کاکەم پیاوە تەوبەی کردووە وەنە لە ڕەمەزانە یا لە کاتێکی ترە پیاوێکی دیندار و موسڵمان و هەیئەتی ئیسلامیانە و جوان و ئەمانی تیا دیارە بەڵام کە سیرەکەن لە معاملە لە تیجارەتە وانە لە تیجارەتە غەڵەتی لێبێ یعنی ئایا قورسترینێک لە مانگی ڕەمەزانە ئەوە نییە کە ئێمە معاملاتەکانمان بگۆڕین هەڵس و کەوتمان بازارمان حەڵاڵ و حرامەکانمان باش بکەین بەڵێ بەکو بڵین بە کوتەکەی ڕۆژەکە بێ فێری ئەوەکە ئەبێ ڕۆژۆ ئەو دەرسەی فێرکردی بین گۆڕانکاری و گوچۆن لە ڕیزپینژانی خۆمان لە خواردنەکانمان کردم زۆر ئاسایی لەوانتدا کە دەرەکین لە خۆما من لە ذاتی خۆمانیکەم شتێکە پەیوەندی بە نەفسمەوەیە کە خواستی حەزی دەرونی خۆمی زۆر لەگەڵای ئەوە گۆڕم ناگونجێ شتێکە دەرەوەی ژیانی خۆمایە لە دنیاوی گۆڕم
ئەوە ئاساییە گۆڕینەکەی بەڵام چیە پێویستی بە ئیرادەکەیە ئەم ئیرادەیە چی دروستێکە ئەم ئیرادە ئیمان دروستێکە ئەسڵی دروستکردنی ئیرادێ بەڕاستی گەورەترین گۆڕانکاری لە ئینسانە بە ئیمان نەبێ ناکرێ حتا مەسەن زۆرێک ئەوانەی کە مەشروعی گۆڕانکاریان نەگوت کۆمەلگا هەبوو بۆ سەرکەوتو نابن چونکە تاکیان نییە هەڵگیری ئەو ئیرادەیە بە بۆ گۆڕانکاریە کێشەکە لە بوونی تاکایە شیعار لەوانەیە زۆرە دروستم زۆرە بەس تاکێک کە بچێتە ئەو مەیدانە بیگۆڕێ ئەمە کەمە ئەوەی کە ئەو ئیرادەی هەیە ئەوێ بیگۆڕێ و گۆڕینەکەشی بە عیبادەت ئەزانێ نەک تەنها بە خاتی خوازێکی سیاسی یا شیعارێکی کاتی لێرە و مسلمانێک کە لە بازار عەرزم کردی ئەم بازارگەری کە ئیکا ئەبێ بزانێ کڕین و فرۆشتنەکەشی بە هەمان شوک و نوێشکردنەکەی واتانێ وەکو ڕۆژوکردنەکەی واتانێ بۆیە ئەگەر زۆر جار هەیە ئینسانی مسلمان لێرەدا خۆی ئەخەڵەت هەیە بەڵام نەیزانیوە کە خەڵەتاوە پێغەمبەرگا عەلەیهی سڵات وسەلام لە یەکێ لە فەرمودەکانە فەرمێ ئەگەر ئینسانێ معاملەی کرد ئەو کاتێک کە تۆ مامەڵا کرد ئەکڕی و ئەفرۆشێ ئەفەرمێ کاتەیە شەیطان و گوناهەکان ئاوا سەریان دێن حاضری مەجلیسەکەتن لە ناو معاملە و عەقدەکەیە شەیطان خۆی حازرە ئەیەوێت تۆ هینکات تۆ مەسەلەن وکڵ بەلادەبەرێ بەڵام فەرمی یەکسەر خێرا سەدەقە بڕیار بە بۆی کە ئیتە ئەو دوورکەوێتەوە باشترین کەسێکە بێ و خۆڕزگاکە لەوانەی کە شوبهە دروستەکە بۆ معاملاتیان ئەوەیە کە دایمەن ئینسانێکی بێت لە دنێتی ئێوە بێ ببەخشێ جا ئەم بەخشینە جاری وهەیە تەنها بەخشین نییە بە پارە بە فەقیرێ بەخشین بەو کەسەی کە معاملەکە لەگەڵەکە بۆیە فەرمی ئیذا باع سەمحا وإذا اشترى سمحا لێرە ئەم صیفەتە بۆ دروستەکە شەنیە من بەخشین تەنها ئەو بێ ئەو تاجرە بەخشینەکانی بەس پارە بدا بە فەقیرە کاتەوە دگاکەی یا داوای لێکرد هەر لە خودی ئەو معاملەیە ئەم کاڵەی کە هێناومە ئێستا 100,000ەکە بەڵام بەمی ئەدەم بە 90,000 10,000 پێبەخشی بۆ جووتێ گۆرەوی دە دوکان دەکەم ئەبێ مهمە بەڕاستی کاک دکتۆر ینی خۆی گەورە فەرمی ڕۆژوو بۆ منیش پاداشتەکەی ئێمە وایە بەڵام وەک جەنابەت فەرموود ئێمە لەگەڵەوەی کە بە ڕۆژوین و چاوەڕێین بینی خۆمان و خۆخوای گەورە پاداشمان باتەوە ئەبێ لاشە و کرد ینی جەواری حەکانی جانیشمان ینی چۆنڵی ئاساری ئەم ڕۆژووی پێوە دیار بێ بەڕاستی ینی مامەڵەمان لەگەڵ خەڵکیا باش بێ بە شێوازێکی گشتی جەنای مامۆسا لەوانەیە وەڵامەکەشی بەدڵی هەمومان نەبێ بەڵام ترمە واقعەکە و ئەبێ دانی پێبین بەڕاست ئێستاگە سیرێکی نێو بازار و مارکێت و بازرگانەکانکەین تەمەن ناڵین هەمووی بەڵام بشێکی لەوانە کە بە ڕۆژوون بەشە لەوانە کە ئەهلی مزگەوت و جەماعەتیشن ئەم مامەڵە دروستی جەنابەت فەرموود ئەکرێ یا دایمەنگلی هەیە لە کاتی بۆنەکانە بۆنە ئاینەکانە بە تایبەت ڕەمەزان و جەژنەکانە شت لەسەر خەڵک گرانەکرێ شتی کۆنە ساغەکرێتەوە کۆمەڵە بابەت لە بازاڕاکرێت کە بەڕاستی لە کۆمەڵگەیەکی مولتەزیمی مسلمان توورە ڕاستیە قسەکە زۆر جوانە من پێم وایە یەکەم کێشەی گەورەمان ئەوەیە ئێمە لە مانای ڕۆژوو زۆر کەم تێگەشتوین مامۆستا نورسی ڕەحمەتی خوای لێبێ زۆر معنایەکی جوان بۆ فەلسەفەی ڕۆژوو ڕەمەزانەکە ئەفەرمیەکێک لەو معنانەی کە لە ڕۆژوو وەرێگرین ئەوەیە کە ئێمە بەیانی هەڵساین هەتاکو ئێوارە هەستەکەین هەمومان لێک مزگەوتین چونکە هەمومان خەریکی یەک پرۆسە عیبادەتین لەم سەری دنیا هەتا ئەو سەری دنیا لەم لە ڕاستی هەتا چەپی هەمی بە ڕۆژۆ کاوی ئێستا تۆ هەستکە لە ناو مزگەوتێکای ئەم مزگەوتە دنیادا دنیای کاول لە مزگەوتە چی پێویستە بیکەم لە مزگەوتە ئەبێت چی بکەم لە مزگەوتە غێری عیبادەت و خواناسین و چاکە و بەدادپەروەری و هەموو معنە جوانەکان شتێکی تر بوونی هەیە لە مزگەوتە جوێن بوونی نییە لە مزگەوتە غیبەت بوونی نییە لە مزگەوت لە مزگەوتە ڕق بوونی نییە لە مزگەوتە فێڵکردن لە خەڵک بوونی نییە کەوابوو ئەبێ لە مانای ڕەوژوگرتنی ڕەمەزانە هەمومان فێری ئەم معنا ببین کە ئەچمە بازار و خەستەخانە و سەر دایرەکەم و لە مۆزەفنەکە لە کەناڵەکەم لە دەستگایەکەم لە شوێنەکە هەم ئەستا لە مزگەوت عیشەکەم کە لەگەڵ معنەکانی مزگەوت هەمووی ئەبێ ڕاستکردنی هەچی هەڵەکانی خۆمە ئەم معنایە لە ڕۆژووی مسلمانی ئێمەدا زۆر کەم دەرەکەوێت بەداخەوە کە کاتێ دەرناکەوێت مەسە ئێمە لەبیر مەچەندهاوی خۆمان برسیەکەین ئەڵێ من ڕۆژەکەم گوتووە الحەمدلێتم هێنا باین دەچم لە ماڵەوە بەڵام بەم معنە دەرناچم تا بزانم من بێ دوکانەکەشم تەمسیلی ڕۆژەکەشم کە ئەبێ دوکانەکەم تەمسیلی مزگەوتکە ئەبێ دەستم بە ڕۆژوو بێ ویژدانم بە ڕۆژوو بێ چاوان بە ڕۆژوو بێ قاچم بە ڕۆژوو بێوەنی جامی لێەوە دەمەسەر قسە کە ئەم معنە جوانە لە تەسەور کە ئەو کاتە فێری چییە بێ ئەو کاتە دێت تەطبیقی وردەوە دەی دانە فەرمودەکانی پێغەمبەری خواکە عەلەیهی سەلام کێکێ لەوانە فەرمی ئەگەر هاتوو کەسێک بە ڕۆژوو بوو ئەگەر جوێنیان پێدێت تۆ وەڵامت چییە ئەگەر کەسێک فێڕی دەکرێت تۆ وەڵامت چییە ئەڵێ ئینی صائیم تەمەن ئەم وشەیە هەموو جلەوان حەیزە چەندمان بیست پێ زۆر بیستومانە بەڵام ڕاستی ئێستا دەروونناسەکان ئەڵێن ئەم وشەیە عیلاجی کۆمەڵێک نەخۆشی دەرونی گەوراکە کاتێک کە بە کەسێک گەڵە بڵێ ئینی صائیم کەوتم ئینی صائیم یعنی من خاوەنی ئامانجێکی زۆر گەورەم
خاوەنی پەیامێکی زۆ بڵندم خاوەنی کۆمەڵێ معنام قەت نایان بۆ تۆ بچوو بمەوە ئیرادەم لەو گەورەیەم نابەزمە خوارەوە چونکە من مرۆڤێکم بەڕیسارەیەک و گەورە بووم خوایگیان داوام لێکە ئەبێ هەر گەورەتر بژیم نابێ خۆم شکۆلە بکەمەوە ئینی سایم هەڵوێستێکم پێبەخشێ کەیتر لە بەردەمی هەرچی گوناهاکان و تاوانەکانیان من زۆر گەورە بم چۆکدا نەدەم بۆ خیانەتکردن چۆکدا نەدەم بۆ فێڵکردن بۆیە من غەشەنا فەلەیسە مینا تەطبیقەکەم ئیتر ئەگەر ئەزانم ئەگەر خوا نەخواست فێڵەکەم لە فرۆش لە کڕیارێک من دەرەچم لە ڕیزی ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە بیری ئەو معنایەدام ئالێدا شتێ نەکەم ئێستا ئەڵڵاگیان بە کامێرەکەی خۆی و بە سەداهان کامێرەی بە قووەتی جوان تەسویرم ئەکا ئەوەی کە ئێستا ئەیکەم با لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەریان نەتوانم سەرداخەت سەرم بەرز بێ بیرکردنەوە ئابۆ شێوازە دروستەکە لە ئینسانە ئینی سایم ئەم معنایە بۆیە دەستە سائیمە زبانە سائیمە گوێ سائیمە هەموو گیانە فێری سەومە بێ ئینی سائیم لە مواقفی ئەمەیان بەڕاستی لەو ئاەتە قورئانیکە فەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل لێراگە سەرنج بێ زۆر جار هەیە موسڵمان تووشی کێشەی ئەم مەفهومە هەبێ ماڵ ئەخوا بالباطل هەستیشی پێ ناکا چۆن کاتێک ئەو شتە کاڵا فرۆشە بە کەسێک ئەم کاڵایە بەهاکەی لە بازارە تەنها 2000 دینارە بە منیە فرۆشێ بە 3000 دینار ئەو هەزارە زیادایی باتیلە خۆشی نەیزانیوە کەوابوو چۆتە مەفهومی ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل ئەو ماڵی خەڵکی بە باتیل خوات کەنەیەکی قورئانی پیرۆزە من تێکەوتم بەبێ قیمەتی شتەکانە شوێنی خۆیان بێ من هەموو جارێک ئەو گێڕاوەتەوە پیاوێکی سینی هاتوو منوێری دقەی وەزارەتی بازرگانی سینی بوو لە شاری سلێمانیە لە کۆنگرێ لەگەڵ کۆبوونەوەیەکی لەسەر لەگەڵ ژووری بازرگانی لەگەڵ کۆمەڵی بازرگانی یەکێ لەو شتانەی کە زۆر پرسیاری کردو ئێمەی پێ خەجاڵەت ئەبووین ئەمە بووتی ئێمە ئەم تاژدانی ئێوە کە دێنە ئەوێ لە سینە معجبین بەوەی کە دەگەڕێن بە شوێن خواردنی حەڵاڵە جاری وهەیە بۆ دەستکەوتی مەطعمێک بۆی گۆشتێکی حەڵاڵی دەستکەوێ 1 ساعت بە سیارەت دەچێت ئەم سەر ساعتێک ئەو سەر ساعتی ئەمسەر هەڵێ ئەوە شتێکی جوانە کە ئازانین دینێکی هەیە و پێڵێ ئەمە حەڵاڵە ئەوە حرامە بەڵام کە دێ بۆ شەریکە بۆ لای من ئەڵێ کاڵایەکم بۆ دروستکە کاڵایەک بە کوالیتی دروستیەکەم زۆر بێنرخە کەچی دێمە سلێمانی ئەو کاڵای من کە لەلایەن بە یەک دانە سەد ئەفرۆشێ لێرە دەیدا بە 15 سەد بە 20 سنت ئێ باشە مامۆستا ئەمە لەگەڵ گۆشتی بەرازەکە چەندیان فەرق بۆ ئەمە شەر حرام نییە ئەمەیە کە یەکولونە ئەموال الماسی بالباطل خۆی مامۆستا چەندێک قازانج يعني مباح للإسلام پرسیارە بکەم مامۆستانی قسێکی وترێ کاک شێخ ئەوترێ قازانج دیاری نەکراوە تۆ ئەم کاڵایە چەنی بۆ کردی توانی بیفرۆشی ئایا بە فعلی وایە نەخێر ڕێژێک دیاریکراوە لە ئیسلام لە ڕاستیە لە فقی ئیسلامیە بەو شێوازە ڕاهەیە نیە فقی ئیسلامی ڕەحمەتی خوا لەوێ زانایانی فقیمان لە دەرەنجامی فەرمودێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دوو بۆچوونیان هەیە بۆچوونێکیانەگە هات و حاڵەت ئەتیادی بوو واتە خەڵکی ئەو منطقە و ناوچەیە خەڵکێکی موسڵمانی ملتەزیم بوون بە پەیامەکەی خۆیانەوە هەمیان ئینسانێک بوون قەریحەی ئیمانیان تەواو بوو سەلیقەی ئیمانیان تەواو بوو دینداریان باش بوو ئیلتیزامیشیان بە دینەکەیانەوە زۆر تێر و تەکان تۆغ بوو ئەمانە پێویست ناکەن نرخیان بە دیاریکەی چونکە بۆ لە مزگەوتا فێر بووە کە ئاڵێ کاکە نرخ ئەگەر قازانج کە دیاریم کرد ئەو پەڕەکەی هەتا بەقەدەر نیوێ کینەکەی خۆی مایەکەی خۆی یا بەقەدەر مایەکەی توانم قازان قەمەسەری ئەم میزانەی پێدا مامۆستای ئاینی لە مزگەوتە بۆی باسەکە ئەگەر شتان فرۆش ڕەحمەتان لێ بێ با چاوپۆشیدان زۆر بێ ئیستیغلالی خەڵک مەکەن ئاگاتان لێ بێ ئیسراف نەکەن لە شتەکانە ئاگاتان لێ بێ شتی بێ قیمەت بە قیمەت مەفرۆشن ئاگاتان لێ بێ شتی خراپ بە چاک مەفرۆشن ئەمانەی هەموو فێرەکە شادێ ئەمە فێر بوو ئەم بۆ ئینسانیەتە بە موسڵمانی ئەتیادی طبیعیە استعدا ناردێ ئەمەشیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە لە مەدینە سەحابێ دێ فەرمێ پێغەمبەری خوا ئێستا هەستەکەم جۆرە لە گۆڕانکاری لە نرخی بازاڕە هەیە ئەلا تسعر لەنا ئەوە نرخمان بۆ دیاری ناکەی ئەویژە فەرمێ لە وەڵامەکە فەرمی نا دوو جار دووبارەیە کاتەوە دوایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی المسعر هو الله ئەوەی نرخەکان دیاریەکە ئەڵڵایە ئەرێ یعنی چی ئەمە هێشتا لێ حاڵی نەبوون دوایە فەرمێ جاری سێن کە دووبارەیە کاتەوە ئەفەرمێ من حەز ئەەکەم کاتێک کە ڕۆشم بۆ لای خوا ئەوەندە کە ڕۆشتم مافی خەڵکم بەسەر شانەوە نەبێ لێرەوە تێگەشتن کە ئەبێ ئاگار لێ بێ دەسیعر دانانە قەزاری خەڵک نەبی ئەگەر ئەو کەسە سبێنێ بۆی کەشف بوو تۆ دەرکەوت نەڵێ ئەم هاوڕێ منی خەڵتانوە سێ قات قازانجی لەسەندوم ئەبی وجدان ئەلێرە ئیشکا ئەلێرە ئیمانی شەکە جاوا حاڵەتی دووەمەوە حاڵەتی دووەمیان
حاڵەتی نائاساییە ئەگە بار نائاسایی بوو ژینگە تێک و مسلمانەکان تیزامیان لاواز ببوو زۆرتر دنیا مادیگەرایی زیانە بەسەران زاڵ بوو حەزیان لە پارەپیاکردن بوو خەریک بوو دینیان بە تەواوەتی لەناو کۆمەلگا دەرەچوو واگۆ بڵێن لە معاملاتیانە لێرا دەڵێ واجبە حکوومەت تەدەخل کاتیایە لە بازاڕە سعات دیاریکە چووکەیتەوە فەوزایە نابێت لێرا بەڕاستی بڵین کاکە بە ئارەزوو خۆ نرخدا بنێ ئەو لەو کاتە کاوە بۆ حاڵەتانە گوێر بە گوێرەی جەم جاشتێکی تیشمان هەیە لە بازاری ئیسلامی ئەوم لە بیر چوو باسی کەم یعنی لە ئیسلامە کاتێک کە بازار ئەکاتەوە بە ئاسایی ئەو کوێسە ڕاهانایکاتەوە ئەبێ بۆ بازارەکەش پیاوی بۆ ئامادەکەی بۆیە لە فقی شافعیە فەرمێ هەموو کاسبکارێک ئەبێ پێش دوکانەکە بکاتەوە بێ فقی ئەو دوکان ئەویشەی خۆی بخوێنێ کەچوە سەر دوکان بە فقێکی تەواو بچێت سەر دوکانداری چۆن ئەفرۆشێت چۆن ئەکرێت چۆن وەرەگەێت چۆن قەرزەکات چۆن ئیداتەوە چۆن مەسەلەن دابەشێکات چۆن قەڵات فێرێ هەموو ئەمانەی تا ئیجازی سایە لە فقی ئیسلامی بەڕاستی ئەمەمان هەیە دەوڵەتی ئیسلامی حکومەتی ئیسلامی بازاڕەکان لە مۆڵەکە دروست ناکەن کارە دوکان دەڕەجاکە بێت کە چۆن گەزکڕیوەتی بێ دەورێ ببینە تۆ چۆن لێرە مەعامەلاکەی ئەم جارە ئیجازێداتێ ئیجازە و مۆڵەتی کردنەوەی دوکانێک جاری وایە کاک شێخ کاڵایەک بەس لای تۆ هەیە یا بەس لای من هەیە بە ئارزی خۆم احتیکارێکم خۆش خراپە مامۆستا بە پێکەوە بچینە لای کاکە محەممەد کاکە محەممەد ماشەڵڵا لەگەڵەوەی تەمەنێکی کەمی هەیە خۆی گەورە بەرکەت خاتە تەمەنیەوە هەم قورآانێکی جوانە خوێن و دەنگی خۆشە بەس حەزەکەین ئەم جارە مناجاتێک بابەتێکی تەواشح شتێکمان پێشخشکی سواسەکەین. قورآنەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم لە کوڕی یارە شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە زیکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی قورآنەکەم ئەی ڕووناکی ژینم بە نوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم ئارامی گیانم تیماری دەردم تاقە شیفای تۆ بای سەردم قورآنەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورآنەکەم ئەی ڕووناکی ژینم بە نوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم ماشەڵڵا هەر بابەتێکیشی هەڵبژار سرودێکی چێوڕار کە بەسەر قورئانە ئافەرمەڵا کاکدانا من حەزەکەم پرسیار لە مامۆستا بکەم بەعزێ کەس ماوەسە خەفەت بەوە خۆ کا بڵین زۆر خەریکی سەرقاڵی تیجارەت و بازرگانی و یان ناو بازار و ئیش و کار و یان دائیرە و یا هەتا ئێمەش کەیسەر ڕگەنە کارەکەین بەڕاستی یانیوەنە سەرقاڵە بیت خەڵکێکەکەی بڵین
یەم مقابلەمان کردو 19 ختمی قورئانی لە مانگی ڕەمەزانە کردووە 10 ختمی کردووە زۆر ئامادەی تەراویح و سونەتەکان و جەماعەت ومان نابێت ئەمە ناگونجێ بۆ هەندێک خەڵک ئایا ئەم نەگونجانە کەسەکە خەفەتە خوا کە خەریکی معیشەت و ژیان و یان دەوام و دائیرە و ئەمانەیە بەو دەرەجەیەوەکو ئەو ناتوانێت ئەوە بکە ئایا تعویزیەوە کرێت کە کەسێک خەریکی بەخێوکردن و بژێوی ژیانی خۆی و ماڵ و مناڵەتی خی گەورە بەو ئەو ئەجر و پاداشتی بۆ بنووسێکە بۆ کەسێکی قورئان خوێنێ نووسێ لە ڕاستیە ئەم بابەتە سێ چوار جێگرەوەی زۆر باشی هەیە هەر کەسێک گەر هاتوو لە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرموویە ئەگەر لە نیازی خۆیان نیازێکی کارێکی خێرکرا بەڵام ئەو کارە خێرەی بۆ نەکرا دەبەر خاتی هۆ کارێک ڕێگر بوو ئەفەرمێ خوای گیان ئەژری ئەو کارەی بۆ ئەنووسێ بەبێ ئەوی کردبێتی یعنی ئەو بازرگانی کە لە بازاڕایە لە دوکانەکە لەبەر کەسابەتی پەیداکردنی نان و بژێوی ماڵ و منداڵی ڕێگرە ناتوانێت وەکو ئەوکە مادام خۆی ویستی هەبوو بێ هەممی هەبوو بێ لە نیەتی هەبوو بێ ئەگەر ئەمەنە وایە وای بکردایە خوای گیان ئەو ئەژرانی ئەوی بۆ نووسێ بەبێ ئەوم کردبێتی هەر خەفەتی بۆ بخواکەن نەستی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە گوناهەکانە بە پێچەوانەوەیە ئەگە من گوناه هەرمی هەستی گوناهێکم هەویستم بیکەم بەڵام بۆم نەکە لەبەر مانیعی خوای گەورە عقوبە من نانووسی چم بۆ نانووسی ئەمە هەمی ڕەحمەتی ئەڵڵایە بەڕاستی تەنانەت ئەگەر ئەنجامی شدا پەشیمان بیتەوە دیسان و لەبەر ئەوە ئەمانە بەڕاستی یەکێکە لەو میستاقای بم پیاوەی کە ئاگای لەوە بێیان یەکێ لە ئیشە گەورەکان ئەوە بەس نیەتت هەبێ بیکەی وەڵای ئینشاءڵڵا وەکو ئەو تۆ خێری خۆتت بۆ نووساوە ئەو پێشێ مادوو نەبی ئەمە یەک دووهەم ئەوەی کە ئەو دەستێکەوێت پەیداکردنی نان بۆ مناڵەکانی خۆی ئەزانی پێغەمبەری خوا فەرمێ لە تێرکردنی هەموو دڵێک و دڵێکی تەڕا هەموو نەفسێکی تەڕا سەدەقە و ئەجر هەیە باشە ئەگە فریابێ هەموو پارویەک ئەجرێکی لەگەڵا بێ ئەم منداڵانە چەند پارۆ خۆن خێزانە چەند پارۆخوا هەموو پارۆکە حساب بکە هەرە چەند ئەجر دەستەکەوێ لەم کاتای خۆخۆتە ماڵ و مناڵ زیاب بخۆنە ماڵسە نایش بێ بۆڵینی بەسرە پڕکاوم ئەجرەکە کەم دەکەیتەوە ئەرە نابێ بنەتی بەسەری ئەرابێت شو منەتەکە ئەجرەکە کەمە بێتەوە یعنی ئەمە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام حتا بۆ ئافرەتان لە ماڵا بۆ کەسێک کە شێفە ئیشەکە چێش بۆ خەڵک لیانێ بەڕاستی هەموو ئەوانە ئەجری گەورەی دەسەکەوێ یعنی حساب کە ئەم منجەڵەی ئەو 200 مەسەن پارۆ 300 پارۆ 300 دانە ئەجری بۆ نووسراوەتەوە ئەوان نانەخۆن کەواتە دکتۆر شێخ نەریمانی حەسابەکانی زیاتر باشترە زیاتر بێ باشترە کاکە بەکر یعنی ئەگەر قاپی زیاتریش برنج لێ بنێ باشترەوە نییە کاک دکتۆر ئەمە مصطلحێکی شەرعی مانەیەگە هەڵەنە بم باز لەواکە الأصل في الأشياء الإباحة يعني هەموو شتێک لە ژیانی ڕۆژانەمانە ڕەوایەتی و با بڵێن مۆڵ پێدانە حەڵاڵە بەڵام مەگەر ئەوانەی کە بە نەسێکی قورئان و کاکە لە سرودەکە ئاماژەی پێکە کە ڕێنیشاندەری ئێمە یا لە فەرمودە سەحیح و شیرینەکانی پێ سەلەم یا زانایانی بەڕێزی ئەم ئومەتەی ئێمە کاتێک گەنیال ئێوە وەکو لیژنەی فتوا کاتێک دیراسی بابەتێکەکەن کاک شێخ لەگەڵ ئەم سەردەمە کۆمەڵش لەوانەیە حەڵاڵیش بێ بەڵام بە جۆرە لە جۆرەکان خۆپارێزی کۆمەڵی هۆکار لەبەر کۆمەڵ بەس لەوەی ئایا بەڕاست لە بواری لە ئیسلامە لە بواری مەعامەلە و مامەڵە و کڕین و فرۆشتنە زیاتر دەستکراوەیی تێدایە یا زیاتر دەست بەسراوی تێدایە بەڵێ لە ڕاستیە قاعدەیەکی زۆر جوانمان هەیە هەر لە فقی ئیسلامی ئەو قاعدەیە کە ئەسڵ فی الأشیاء الإباحة و ئەوە دنیا کە خوا دروستی کرد بۆمان بۆی دروست نەکردوین ئێمە ئاوایی بەس سەیرێکێن چاما ئەبڵق بێ و زەقستاق بڕوانین بۆی بۆ دروست کراوە بەڕاستی بەکاری بێنین بۆ ژیان بۆیە کە ئەسڵ فی الأشیاء الإباحة ئەمە لەو لاوە قاعدەیەکی فقیمان هەیە فەرمێ ئەسڵ لە معاملات ئیباحەیە ئەسڵ لە معاملات واتە لە بەیع و کڕین و فرۆشتن و بازرگانی بازرگانی و بازرگەری ئەمان ئەسڵتیا حەڵاڵ بوونە مەگەر شتانێ نەبن لەبەر هۆکارێکی شەرعی کە ضابطێکی شەرعی ڕێخەرێکی شەرعی حرامی کردووە بڵێن قەدەغەیە بۆیە سێکەی لە فقی ئیسلامی لە معاملاتان کۆمەڵە شت حرامەکە یەکەم ڕیبای حرام کردووە کە شێکی خراپە ئەوانە غەشی حرام کردووە احتیکاری حرام کردووە ئەمانی حرام کردووە بێعی مالە عیندەکە ئەگەر شتێ نەبێ بیفرۆشی بە خەڵێ ئێستا مەسە هیچم نی کاڵا فرۆشم هیچم نەکردوە جایەکە پەرە لە تۆسەم لەوە سەنم کاڵاشم هیچ نییە ئەوە خەڵەتاندن و ئەمانەیە باقیتر تۆم لە معاملاتە دەست کراوە بەس پێ دەڵێ کۆمەڵە مەرجی بۆ داهانێ ئەویش بەتانی یەکەم ئەو شتێک کە بینی پاک بێ شتی پیس نهێن تا وڵاتەوە دوو زەرەری بۆ ئینسان نەبێ یا بۆ ژینگە یا بۆ کۆمەڵگە نەبێ کابوو شتێک زەرەری هەبوو نابێ بیهێنی خۆزگە بازرگانەکان جوان لەم مەسەن ئاگای لەمە بێ سێ ئەو شتێک کە دەیهێنی فێڵەتیان نەکردوێ
حقيقتي هبه كادك تو مثلا ارد هنا بالفعل ما ارد به نك مثلا شتي كتب ناوي اردو كوت اعمى شبتي مهوج عصا مهوج به اسمه وصا يكن منسر وصا كما نبري يعني زور كس شكريتي هاتشي لنا نوايا كلكا كنا اردي جون ناني جون بري ابي بزاني اما اردي جو يا جوني واني ما وصا جاو بو نمنيكي خوش بو غيرمو لسلاوا قطابيه كان لكولج لازم ولا بشي اوعران يتم باسي راسكويم كي كده شكان كابيت لدزي شر راسكوبي حتى الليله دائما نخندنا عبادته هيك يعني والله ما صامنا توان راسكو ملتزمي زور بله وتمشتم بصوت بوشي قرار دوا راسكونا بيت والله ما وصل ايش كم لشويني ايش كم من اصلا مخانه ايش كم كابراد يلا صبونك جويا الان جويا والله بلا مساجوني قامت يكدوا دوما مصمم لبرنامجك اماجم بوبا بدك لك الدكتورك باش لكومنت وخلق يعني واني جناب من قوم نموني اعوتي ماما والله بدرو كم اجا علم جونيا او كابرا كان دكان درمكا لولا شو كابرا نايبه راست ابي خوم دو اي مامو باري خوش من كليكي كم ولا قرم هرب شيء هو اجا باجي يلا دبر او مصبوشي بشو راس قوم قصك شيء زوج جوام وتي ما من واقع كنا على الراس قوم معامله كنا على الراس قوم بازقنا كنا على الراس قوم مسؤوله كنا على الراس قوم يقول زوج حتى مثلا انجليش يقول سلوانين دجال اداري كوليج كاداري زانس اداري جاري واحد بس قصخانيه كموظف لشوينه كعلى بربس كنا على الراس قوبي ما مصاب لسروت انا برين او كسا جمن بنبون ولا لو صمو خانه براز ربي لسر او نار راسي برده 100 بجيب يلا لا والله شر انا بي راسي كبكابرا بله اصلي دينداري وتاني والله كاكا والله عم جونيه تيجيش مجايبات ايبا كبرسالي كي بيس اونلاين بيتو بس كبرسالي انك دو بيس نغتو اعلاني بوكي بس كبرسالي كده براسي براسي كي بيبلي جمس مالي راي امام جرينجا ليس شريعه اسلاميه بو بازار قال ويكا بويكا دزي بي ال بال ايكا خاطر بازار كاتك ازانيري بي بيت ابزاني شو نكرو شي قري ابي وشتي كي قري براسي حقيقتي هبه نامشتي درو مثلا شيبن راو يعني راس به چوارم مرجي كداينا وفرميك اگر هات وشتت هنا لاش ديك وشوينك وهي ابي بزاني فيلنا كيلا مسألة احتكار وخزن كدون أوانيا حتى قبل عملية الإقلقاد يقول تلقي ركبان أبو عازو كسونا سر رجال لدرو يشار أواني كاروان شيكان كشتياني هنا لدرو اللي أنا كريم بو أي كأم كابرا بس أنا لا يخويها به هر خوي بيفروشه دس كسي ترنا سوي شما صفروان بو كابرا كومبانيا كي هي كومبانيا كي بتشو كسي كأيوة هذا بيبقى الريل وقرينا على أو سبيني أو شيء لكل كومبانيا جوركا هنا كوشيل خوم بالا أما براسيل الشريعة الإسلامية قد غيرك سزاو كسجوا كوجنابي أو كالايتنا هذه تو ببوي بعرزو خد تونخي تلعب فيك بلام أجر بضابطي شرعي ما عمله فيه وكان رجع فيه ده بشرتك كا أمون كالاي بينا بس شاب بلام نرخكي نابي لما تجاوزك قرقني نابت يابي اما كمان مرجي او بداني كيلو مرجعيتش كدانه بو تاجر بازغان كان لبازار كان مساله ساكنوي كالا كان او كالاي كي هني لشوينكو لجيجي دولاتكو ايا كالاكا بولاتي اما اشتي بو ام بعرفي اما صاغبت ولا مولاتين بيس ما بيتي اشتكني هنا بيس ما بيني ياخذ زرر ماليه دجاري واحد كالاك بو بولاتي اما ناشي راست ترى العرفي اما ناخوا دام تاجر رقي بنادي اما بينه يا جولي لبازار قرش دوس كاكا بو عرف عادتي اما قلت لروي دينداري ما نقول جاونيه شو كبراسي با كلايك جبلي بفروشه كوملا قماشه كابرا بحال دو بارشه بو افد بالك هذا اما كوملكي اما براسي الين كاكا اما كوملكي ملتزم دينداري اما علي قماشه كان بري خمان وبيوان من اواهيبن هم مرجاني تيابي لو رقي بنادين او جولي شان بكا مثلا قديشي محدوده به لشونك ابو كساني كتيابك خوازيري اوانن لو راكب بكره بكالاي هم بازار وشوينا كان اما انا كوملا مرجن شريعه اسلاميه دانه بو بازگان باقیتم جاتی خوی آزادی که چوکه به بازگان آزاد به بچی لشریعه اسلامیه قاعده کی جوان من هي ملكيتي مثلا ملكياتي كدن بسر كالا وبالا وخان وانو قد غناك چونك طبيعه انسان حزي لبونه حزكاش تي به تو گشت نبو خواندالتي نبو ناتواني مثلا ضل خوش به معامله كدن لا ما كاد شح حريتي اقتصادي من هي الاسلاميه لا ابوريا لبازار قريتيات وازادي بفروش وبكركو ليكو دكان داني ليكو داني شي بلا او ازادي بس وتواني بشي بوي كنابك تجاوز حقي خلقه ونابي خلطاني تيابه ونابي فيلكي ونابي احتكاركي ونابي قركي ونابي شيكي كوملا مجيب وداني بلا نقولش ازادي كي رهاشي هي برو عديت ودا شيء بعزو خوي لو لاطيع هنا ابا خو بيغمان كشيخ ما مصاواني كحرام يشكراونو كريبا وكوملا بابدي در معامله
بێگومان لە سوودی بازرگان و خەڵکەکە خۆیەتی چکە زۆر جار ئەوانەمان بینیوە مامۆستا لە بازاڕەکانی خۆمانە ئیفلاسیان کردووە مامۆستا لە کۆتایی تەورەکە نزیک بوونێتەوە بۆزم دقەیەکیش کەمترمان ماوە بەس من پرسیارێک بە زەڕوو زانستکار باسی پارە و مامەڵەیە ئەگەر بە کورتی وەڵام بێت و سوپاسەکەینەوە وەکو لیژنەی فتوەش جەنابەت ئەنی شارەزایەتان باشترە پارەی وەقفی مزگەوت کە پارەیەکە بۆ مزگەوتە وەقفێکە بۆ مزگەوت ئایا بۆ هیچ شتێکی تر بەکاردێ بۆ نمونە لە گەڕەکە خەڵکێک هەژار بێ نەخۆش بێ یا بۆ ئیشێکی دیکەی بۆ نمونە شوێنێکی تر بێ لە پارەی مزگەوت پارەکەی بێ ئەگە ئیشەکە خێریش بێ یان نەخێر تەنها پارەی مزگەوت فقط بۆ کاروباری مزگەوتە بەڵێ لە ڕاستە پرسەکە جێ خۆیەتی خۆی ماڵی وەقف ئەو شتێک کە وەقف کراوە ئەوێ بۆ ئەو کێ واقیفەکە کە وەقفەکە بۆچی وەقفەکە من ئەم پارەم داناوە بۆ مزگەوت کاو مادام ناوی مزگەوتم لێناوە ئیتر نابێت لە غێری مزگەوت سەرف کرێ خاوەنەکەی دیارەکە ئەم پارە لەکوێ سەرفەکە بۆچی پێڵێن ماڵی موقوفە یعنی ڕاوەستێنراوە لەسەر نیەت و خواستی کابرای واقف وەقفکارەکە چۆن خواستی تێبێ ئاوا سەرفەکەی هەردێکی داوا بکرێ بە مزگەوت ناکەیمە ماڵ ناکەمە بازاڕ چونکە دایناوە بۆ مزگەوت ئەبێ خێرەکە لێوە ئەو دەستیکەوێ لەبەرە پارەی مزگەوتی ئەوانەی کە ماڵی موقوفەیە بێ سەرفێکی بۆ مزگەوت کە پێڵێن ئەوەی کە پەیوەندی بە مزگەوتەوە هەیە کارەبای تا بۆ مناڵی بە باوکیش نابێت ناخێوانە بەڵام ئەگەر زیاد بوو لە مزگەوتەکە ئەتوانێت بی بە بۆ مزگەوت دەیتر بەڵام بە لیژنەوە بەڕێکەوتن بە کۆمەڵە لیژنەی مزگەوتە کۆمەڵە دوکانی هەیەتی بکرێ بێ بەس پارەکەی بۆ مزگەوتەکە بێت دوکانی مزگەوت حقەتەنەوە ماڵی موقوفەیە ئەبێ لە شوێنی خۆیان سەرف بکرێ مامۆستا تۆ پرسیار نەماوە دکتۆر گیان خۆی گەورە پاداش باتەوە زۆر زۆر کاتمان گرتی خۆشحاڵم لە خزمەت بابەتێکی زۆر گرنگ و بەڕاستی جەنابی ئینشاءالله بینەرانی سوودیان لێ و زۆر بە وردیش جەنابەت باست کرد لە کۆتاییم تەورەیە چینەوە لای کاکە محەممەد تقریبان ئەتوانم بڵێم یەک دقەیەک یەک دقەونیە تا دوو دقە کاتمانێ قورئانمان بۆ بخوێنەوە ئیتر کۆتایی بەم تەورەیانی أو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين إن شاء الله خۆشەویستان ئەچینە لای ڕێکلامی بازرگانی و دواتر سیگەوهەر لە بەشی دووهەمە شاشەی پەیام مەگۆڕن بەردەوامە بێ و دێنەوە لاتان. جارێکتر سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت لە بەرنامەی سیگەوهەری مەدرێژە بە بەرنامەکەمانەین لە بەشی دووهەمی بەرنامەکانمان و وردە وردەکەکدانا ئاوابوون بەرە و ئێوارە و مەغریب و دوعاکانی ئێوارە و کۆتایی هێنان بە خواردنەکانی ئامادەکاریەکان وانە هەمووی ئینشاڵڵا لەم بەشی دووهەما بێت چین وردە و دەبزانین چی کردی باڕین سلام کاشف سڵاوی خوارد لەبێت حاڵەحاڵت تەندروستیت لە سەرەتای بەرنامەکە وتت چی ئاماداکەم بەڵام حەزەکەم بۆ ئێمە و بۆ بینەرانی کە ئێستا لە بەشی دووەمە تازە پێڕاگەن پێمان بڵێیتەوە. باشە ئەمڕۆ سوبێکی مریشمان هەیە سنگی مریشت بە
شعرية لەگەڵ جێزەرە پێکاتەکەی ئەوە بوو لەگەڵ تۆزێ ئۆریگانۆ و ڤیجیتا و ڕۆزماریە. کاک دانا کاک ئەو بەکر شتێکی وتی کاک نەریمان زۆر جار سەیری ئەو مەشهەداکا و ئیتر بۆ خۆی شتێک دروستە کات یان بیرۆکەی بەمێشمانە بیرۆکەی بۆ دروستە بێت ئێمڕۆ ئەڵی ڕسمی دۆلفینسیەکە دروست کردۆ لە ناوهینەکە بەتەئکید دوایە زۆر جوان کردوتەوە ئەمە زەڵاتەکەمانە بەڵە زەڵاتە عادەکە بوو کە باسم کرد مەبەست چی بوو لە عادی و سەرەتا مەبەستم ئەو مەست شتەکانی زۆر ئاسانە هێنا کەلەرمە کاهووە خیارە تەماتێ لەگەڵ تقریبان بە چەندی ئەوە ئاماداکی کات سیرە ئەوە سیرە بەڵێ چەند ئامادە ئەو بۆ ڕازان ئەو 5 دقه 6 دقه هەر ئەوەنە زیاتر ناخێن ئەمەیان چییە؟ ئەمە مقابلاتێکی میوەهاتە شتێکی زۆر تایبەتە ئەمە بەڕاستی حەزەکەم خانمانیش لە ماڵ و دووبارێکەنەوە قۆخە هەروە بێتەوە کیویە هەناریش هەڵ لەگەڵایە بڵێ بەجارە تاوانە بۆ ئەوە لە تاوبوونا ئیشەڵا سێوە تر ئەم جۆرە شتانەیە تێکەڵاگن باش و چ برنجەکەمان بەچی لەنراوە برنجەکەمان بە دۆلفینسیە قوبوڵێکی سادەیە بڵێ زۆر ئەی ئەمیل ناو فڕنەکە چییە؟ ئەمە مریشێکی مەکسیکیە وتمان بەڵێ مریشێکی مەکسیکی لە تاوبوونا ئەوی تقریبا 20 دقیقی تر ئامادابێ ئینشاءالله 20 فەرقی چییە ینی مەکسیکی لەگەڵ مەکسی ئەمە تو مەکسیکی مەمەسەی لەوە تونە ئەنی شتەکانی تێکەڵاویشتی زۆر من مامۆستا شەفاتە هندی و تورکیوانە شتی زۆرتون بەکارێ بەڵێ هندیش مەکسیکیش هەزانین مەبەستی مەکسیکی چیە مشەکەل ئەنیشتی زۆرتیە بەڵێ ئێستا مەکسە بۆ جاری واڵێ مەکسیکیەکەم بەرەکاچی بەش مەکسیکە بۆ تونەکە یەکسە مەکسیکە پێویست ناکە بڵێ تونیکە تۆ تونیەکە خۆیت تونە خۆی مەکسیکیەکە بەڵێ زۆر باش ئەی بەهارات شتەکانت بەکارێ ناوە ئەمڕۆ بەڵێ بەهاراتم بەکارێنەوە ضرورن وانە جگەل لە تام لە ڕووی تەندروستی شۆ لە ڕووی تەندروستی زۆرە بەڵێ زۆر زۆرە کاک جگەل لە خواردن با تۆزێک بینە ژیانی تایبەتی خۆشتۆ کاک شێخ باشە تو ژیانی ڕۆژانەی خۆت بۆ نمونە لە ڕەمەزانە بە تایبەت جگەلەوەی کە فکر و زیهنی خۆت ئاماداکەی بۆ ئەم بەرنامەیە چی دروستکەی چی دروست نەکەی بەڵام ژیانی ڕۆژانەی خۆت چۆن بەڕێیەکەی بۆ نمونە لەگەڵ مزگەوت و عیبادەت و قورئان خوێندن و ئەمانەیە چۆنیت؟ واللهی بەڕاستی من یعنی ناپژمە سەر ئەوە ئیشی ترمەیە من ینی چۆن ئێستا من لە ماڵەوە مەسەرەن ناڵم قورئانە خوێنە با ئینسان ئینە بەڵام نوێژەکان و تاعاتی خۆی گەورەکەم ئەوە هیچ مامۆستا باسی کرد وتی ئەوەی کە مەجالی قورئان خوێندنی نییە وەک منێک کە بێ ئیشێکم مامۆستا شێخ فاتح دانیشتم قورئانە خوێنم تۆش ئینشەڵڵا هەمان ئەجر دێ لەبەری تۆ مەجالت نییە تۆ سەرقاڵی ئیشێکی تری دوای مەجالی ئەوە نییە زۆر باشە ئەو خواردنانی کە تەندروستن بەڕێی تۆ لە پارشێوە بخورن جگەلەوەی کە پزیشکان باسیەکەن ئەوەنی کە خەڵک ئێستا لەوانێ کاک شێخ لەبەرەوەی زۆر گەرم نییە زۆر خەڵک تینوی نابێ بەڵام هەیە تۆزێک زوو برسیە بێڵێ سرم لە گوێژێ نازم چی بەڕێی تۆ پێشنیاری تۆ چی بخۆن باشە؟ وەڵی بەڕێی من هێلکە زۆر باش هێلکەی کوڵاو هێلکەی کوڵاو زۆر باشە یعنی سوبێکیش بخۆن لەگەڵ هێلکەکەشە سوبێکی لەگەڵا بخۆن زۆر باشە بۆ باشە بەڵێ هێلکە واکات تا درێژای ڕۆژەکە تا ئێوە چیت هێلکە واکە و برسی نەبێ و ینی تینوێت چی نەبێت شێف نەریمان باسی هێلکەت کرد شتێکە بیرخستمەوەی سە بڵین لە ئێران هێلکە بە نەوعێکی جیاواز حازرەکەن بۆ نانی بەیانیان چەند نەوع ئامادەکردنی هێلکە هەیە سەلامە هێلکە ڕۆن هەیە و هێلکەی کوڵاو هەیە بەڵێ بەس ئێوە وەکو شێفەکان ئێوە چۆن هێلکە ئامادەکەن وەڵی هێلکە نوعی زۆرە سابوون منە لەگەڵ تەماتە لەگەڵ تەماتە هەیە لەگەڵ زۆر پیازە هەیە لەگەڵ قارچکات سوورێکات ئیوای زۆر قارچکا بەڵێ ئیوای هێلکەی کوڵاوەکە بەکارێنێ لەگەڵ هێلکە ڕۆنەکە ئەو بۆ دیکۆرئا من نوازم لە ئێران بوو بیسم ئۆملێتی ژێ ئۆملێت تەماتە و هێلکەیە بەڵێ بەڵێ هەر تقریبا وەکو چیەکات وەکو مەغڵەمەکە لای خۆمانەکە لای خۆمانەکە هێلکە کاتە ناو کفتەوە بەڵێ ئەو چۆنەکە ئەوەکەم جارێ بیست زۆر هێلکەیەکی ساغەکەیتە ناو کفتەکە پێی پێچیتەوە ئەوەی وەکو چۆن قیمەی تێگەیت دو هێلکەکەی تێگەیت لە جیاتیەوە هێلکەی زۆر هەشتا شتانە زۆرن کام شێژن کاک شێف نەریمان ئەمەی کە ئێستا حازرت کردو بۆ ئەم نێوانی و مشکلاتی میوەکەی بڵێ ئەمی کە بۆ نمونە بەڕێی تۆ یانی بۆ ئەمە بۆ خێزانێکی چەند نەفەریە بێ ئەمەی دروستکردیان ئەمە بۆ چەند نەفەری ئەبێ ئەو ئێستا بۆ خێزانێکی 5 نەفەری ئەبێت ئەمە ئەو شەر بۆ 5 نەفەر بێت ینی کابێسە ئێمە ئێوارەکە ئینشەڵڵا ڕۆژوومانشکان ئەوە بۆ 5 کەسە ئینشەڵڵا کەسی تر نەیەدا کەسی تر نەیەدا پەیامەوە ئەو پەیامەکە کاگە وەکە هیوادارم ئەو پەیامە گەیشت بێ بە
ايوه ان شاء الله والله ویستم لەسەر هێلکە قسەی کە بکەم کاکشێخ باسی ئێرانی کرد کاکشێخ جارێکیان لە نەسووتەیە جارێک لە یەکێک لە ئوتێلەکانی ئێران بەیانی چوونە خوارە بۆ ناخواردن هێلکەی کوڵاو بوو من هەچی دەسم مایە لەوێ وەکو لای خۆمان نییە زۆر بکوڵێەوە هایتر تەواو سپێنەکە و زەردێنەکەی ئەوە بێت جۆرێک لە شلیتیایە من و مەزانی خراپ بووە دانسیانەکەم بردەوە کوڕی لەگەڵ ماوتی و بۆ ئەوە ئەو هێلکان ناگۆڕی وتم وڵی باش نەکوڵاو نازەمەڵی خراپ بوو وتی کاکە لێرە هێلکە هەر ئاوا کوڵێن زۆر نایکڵێن جا نازان بەڕاستە بێ ئەوەیان تەندروستتر بیان ئەمەی کە ئێمە ئەوە تەندروستەکە ناڵێت زۆر معنی ئەو مادە ئەساسیانەی یعنی بنەڕەتیانی کە لە هێلکەکایە زۆر بە زۆر کوڵاندن قیمەکەی کەمە بێتەوە لەبەرەوە ئەم کۆم کوڵاند حتا لە کوردواری خۆمانە کاکشە فەزانێت کاتی خۆی هێلکە خراە سەرها علادین بۆی کێکە قوڕگی بێشایە تۆزە گەرمە بەدەڵەمە هەر بەهین بە کەوشکی چایی نییە هەڵتە قوڕان پیانەوە دەڵەمە خۆیان لە خۆی هەرو پیانەوە دەڵەمە یەک تۆز گەرمەکراو ئیتر تۆزێک خوێتێک کاک شێف نەریمان ئەمە توورە بێگومان بەڵێ ئەوە سیری خۆمانە زانین کە بۆنێکی زۆر ئیزعاجی ئەمە سیری خۆشکراوە بۆ تەراوی خوشتیەوە بەڵام توور هەندێک توورێک کاک شێخ ینی لە قرقێنەی هەیە یان با بڵێن لە کاتی قرقێنەیە بۆنێکی ناخۆشی هەیە نیەتی کامانە هەیەی وە سوودەکانی تورکیا وەڵی کاک داناجان ئەم تورە مەسەلەن ئەمە قرقێنەی ناڵم نیەتی زۆر تور هەیەی باقییان تورە گەورەکان زیاتر درێژەکان بڵێ بە تایبەتی ئەوان بەس ئەمانە بڕوا ناکەم هەیبێت ئەوە ڕاستە کاک شەخوادان تۆش ویستیان نا ئەڵەن گایەک بخۆ و تورێک بخۆ يعني مثلا هنا طيب بتابتيه والتورة تونكان زياتروا ويسا التوري جواي لي هاتو زور يعني لتور ناشط الشوازي قرا من ببي معلومات كاني من لم ايوارانيا لمالي كاك شيخ بلا سرو بها بوا بلا طبعا كاك شيخ لنا الرشتوا بلا درن بو خوي محتل كل قال ايواراني ايواراني تشتكي سادي خورد الرشت زر وانا رويت والله سرو بها معنا كوروتم اي سرو خوردني ايوانا بس كاك شيخ او سرو بيجا قال توري دغل خوي دواي تطا شي نابي انا بتاكيد شي نابي چیکە ینی زانیاریەک شتێک بە ئێمە بڵیت بە بینەرانی بڵیت کاک وەڵاهی من سەرەتا ئەمە بە خانمان بڵم هیوادارم خواردنەکانتان زیاتر بە فرن بکەن باشتێک نەک لە سوورکردنەوە بێت من زیاتر خۆم خواردنەکان زیاتر بە فرن ئەیکەم حەزەکەم خانمایش بەو شێوەیە ئەگەر هەر ئەوەش نەبوو ئەتوان هەر بە پیشاندن بیکەن باسی سوبەکەی نەکرد سوبەکەمان باس کرد بەڵێ باسم کرد وتم ئەمە بریتە لە مریشکە سنگی مریشکە لەگەڵ جەزەر و شعرێ بەڵێ ئەمەش تاوا بوو ئامادە بوویت کاک شێف نەریمان تۆ تا ئێستا لە سیگەوهەر لەم سیسنەی ئەم ساڵە لەم نوئەڵقەی ڕۆیشتووە برنجت بە پڵاو لێناوە برنجم بە پڵاو لێنەوە ئینشەڵڵا تەمام لێنێم بەتەمام بەڵێ کەمتر ئێوە بە پڵاو لێنێن کاک وەڵی زیاتر بەس هەموو کەسەکەەوە سەر شخصی خۆی مەسەرەن ئەوە کەوێتەوە سەر شخصی خۆ چۆنی حەزەکەی لێنێت ئێستا من جاروا بە زەر لێم ناوە جاروا بۆ بە شوید لێم ناوە جار بۆ بە کرمە بە بریانی بە شێوازی زۆرە برنج بەقەت ئەو بریانیە بەزالیا و گوێز و زۆر شتی تێکرێ بەڵێ زۆر شتی تێکرێەوە لێ زۆر باشە بایمە زۆر کاتی تۆ نەگرین تۆ وردە خەریکی شەکان ویسکەگەوا بێ ئێمە ئێوارە بێشێوە بینەگەر تۆ شەف نەریمان خزمەتانای کاک شەخ فرمدەنشە دادنیشی باشترە کاک شەخ تا جەنابی کاک دکتۆر هێمن ئامادە ئابێ و دێت جەنابەت ڕۆژانە شتێکت ئامادا کرد لەسەر ژیانی یاوەران بە تایبەت خولەفەکانی ڕاشدین ئەمڕۆ گەر ئەوە بێیان هەر بابەتێکی تر بێ حەزەکەی ئاماژەیەکی پێ بکەیت شتێکی باش بووی بینران ئیسفادەیەکی بکەن وەڵا کاکدانا لە ژیانی حەزرەتی عوسمانە من لەوێ وەساین ئەم چەند ڕۆژە کەمتر ئاماژەمان بە ژیانی سەحابەکان کرد طبعا حەزرەتی عوسمانی یەک بۆ لەو گەنجە زۆر بە ئەدەب و ڕۆشت بەرزانەی مەکە هەر لە سەردەمی جاهیلیشە خاوەنی حیا و شەرم و ئەدەبێکی شایستە بووە هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ڕێزە گەورە لە حەزرەتی عوسمانانێ
کە دوو کچی خۆیاتێ ئەمیان ئەمرێت کچێکی تریشیاتێکە کورسوم و یەکتر بوو لە کچەکان نورین بەوترێ بەڵێ ذن نورین بە حەزرەتی عوسمانە وترێ بەڵێ جا حەزرەتی عوسمان یەک خاڵی باسەکەین کە کۆتایی ژیانێتی کاویشەوەیە لێرەیە ئینشاڵڵا لە ڕقی تراشینەوە سەری ئەفەرمێت لەسەر قورئانی خوێند ڕیشی سپی پیر بوو بەڵام قورئانەکەی واز لێ نەهێنا و لەسەر قورئانەکە شەهیدیان کرد فەسەیەکفیکەهم الله یعنی قەترەی خوێنەکان ڕژایەنەوە ئەو ئاەتی قورئانەوە لەبەرەوە بەڕاستی حەزرەتی عوسمان بەڵێ هەر لەبەرەوەی فیتنە دروست نەبێت بەڕاستی شەهیدی خۆی هەڵبژارد جا ئەم ئەخلاقە جوانە کاکدانا زۆر لە سەرکردە و لە خەڵکە ئیماندارە ڕاستەکان بە تایبەتیوانی لەو مەنسەب و دەسەڵاتێکیان بەسەر بەدەست بووە ئەم ئەخلاقە جوانی حەزرەتی عوسمانیان پەیڕەو کردووە ینی وەکوەڵی شوێنکەوتی حەزرەتی عوسمان لێرە من کێم بیرکەوتەوە بە ڕەحمەت بێت قازی محەمەدم بیرکەوتەوە کە قازی محەمەدیش بۆی ئەو فیتنە و شەڕ و ئاژاوەیەکە دوای ئەوەی کە کۆماری مەهاباتە ڕوخێت و تیا ئەچێت بۆی میلەتەکە تیانەچێت شەهیدی خۆی و سێدارە بۆ خۆی و بۆ کەسوکارەکەی خۆی و بۆ نزیکەکان چەند کەسێکی نزیکی خۆی هەڵە بژێرێت خۆی تەسلیمەکە بە ئەوان شەهید بکرێن و کەفوکوڵی ئەو ڕقوقینەی دەسەڵاتی شاهنشەهی بنیشێتەوە میلەتەکە تعزیب نەیە ئەم ئەخلاقە زۆر گەورەیە بەڕاستی لە سەرکردایە ڕنگ باتەوە کە ئێمە قودوەکانمان لە سەحابەیە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم نمونانە زۆر کاکشە خەز ناکەی ینی سەرکردە ئیداری و سیاسی و حیزبیەکانی ئێمە بەشێکیان یا با بڵێن بەشێکی زۆریان بە تایبەتەوانی دەوڵەتداری و حکومەتداریەکەن بەڕاستی لەم نمونە جوان و بەرجەست و ئەخلاق و شەرمانی کە لە پێشینەکانی خۆمان لە یاوەرانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خولەفای ڕاشیدین هەبووە لی بێبەشن بۆیە حاڵی ئەمڕۆی کۆمەڵگە بەم ڕۆژە گەیشتووە بەڵێ تا ئەندازێکی زۆر وەڵاهی کاکدانا یعنی زەڕورە بەڕاستی سەرکردەکانمان هەمویان چاو لەم ڕەوشتە بکەن چونکە ئەمە ئەیان هێڵێتەوە لە دڵی خەڵکەوە هەر دەسەڵاتێک هەر هێزێک هەر قووەتێک لە دڵی میلەتە نەبوو پشگیری خواشی نییە یعنی ئەو مەدەدەخوایی لێ بڕێت ئێمە بە مەدەدەخواییەکە ئەتوانین بەڕاستی ئێستاش ینی سیر کە بزانە قازی محەممەد سێش لە ناو خەڵکە لە ناو هەموو کەسێکە خۆشە زیندووە زۆر زیندووە بەڕاستی لەبەرەوە نمونونەکەمان لە حەزرەتی عوسمانەوە هێنا حەزرەتی عوسمان بەڕاستی یەکێکە لە سەحابە زۆر ئازیزەکانی پێغەمبەر تەنانەت لە بەیعەتی ڕضوانە کە لەگەڵ مەکەیە بەیعەتیان بەست و سەحابە زۆریان پێ ناخۆش بووە تەنانەت گومانی ئەوە هەبوو کە حەزرەتی عوسمان شەهید کرا پێغەمبەر حەزرەتی عوسمان نێرێ بۆ مەکە چکە ون بوو دیار نەبوو چەند ڕۆژێک بوو دیار نەبوو ینی حەزرەتی عوسمان جێمتمانەی پێغەمبەر بووە صلی الله علیه و سلم و خەلیفەیەکی زۆر نازدار بووە و یەکێک بۆ لەوانەی کە بەڕاستی لە سەردەمی ئەوە بۆیە مشکلەکە زۆر گەورە بوو گەیشتە شەهیدبوونی حەزرەتی عوسمانیش فیتنە زۆر سەری هەڵاوە تەنانەت کاکدانا لە باسی سەحابەیە سەردەمی هاتوۆتە پێشەوە کە ئەم دینە چونکە خاوەنی حرەکەت و جوڵەیەکی زۆر گەورەیە هەل لە ڕووی فکرەوە لە ڕووی تەشریعەوە لە ڕووی جمع و جوڵی جیهانی دینێکی مردوو نییە کە زۆر یان لە شوێنی خۆی بمرێت و کەس حرەکەتی تیانەکە ئەوە تا ئەنواع وەشکاڵ فرقەی جیاواز لەناو ئومەتی ئیسلامیا دروست بووە معتەزیلە دروست بووە ڕافیزی دروست بووە چی دروست بووە تەنانەت لە سەردەمێکە دەربارەی سەحابەکانی پێغەمبەر کە جنابەت باس کرد قسە بە سەحابە وتراوە یعنی لە هوتاری جومعە نعوذ بالله جوێنن بە سەحابە و جوێنن بە ئیمامی عەلی و کۆمەڵێکی تر لەبەرەوە ئەم فێرقانە فرقەیەک دروست بۆ دیفاع لە ئیمامی عەلی پیانتون ڕافیزەیە پیانتون ئەوانەی کە ئیمامی عەلیان خۆشەوێت پشگیری ئەوەکەن تەطەڕوفیان لەم هینا کردووە زیادە ڕەویان کردووە کۆمەڵێکی تر هاتوون دژایەتی ئەویانیان کردووە بەوەی کە حەزرەتی عوسمان و حەزرەتی عومەر و حەزرەتی ئەوبەکریان خراپ کردووە لەبەرەوە سەردەمی هاتوۆتە پێشەوە کاک دانا لە تاریخی سڵاوات شتێکی جوان هەیە ڕەنگە کەم کەس ئەمە بزانێت ئیسا ئەڵێن کە سڵاواتین اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم صحب بۆ تێکراوە صحب ئەصحاب يعني ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی ئەصحاب نەبراوە لە سڵاواتە ئەی بۆ هاتوۆتە ناوی یعنی توانین بڵین بیدعەیەکی حەسەنەیە هاتوۆتە ناو سڵاوات بۆ چونکە بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە ویستوانە خۆیان جیاکەنەوە لەوەی کە ئێمە لەو نەوعە نین کە لەوتارە لە عامی خەڵکە جوێن بە سەحابە بینەوە تا سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە سڵاواتیان بۆ نێرین ئەم سەحبە بۆ ئەوە لێراوە هەتا یەکێک لە زانەکانە ئەفەرمێت ئێستا
وا باشە سەحەب نەوترێت چکە پێویست ناکە ئێستا سەبی سەحابە و یعنی هێرشکردن سەحابە زۆر کەس بووە لاواز بووە کە وتی ئال ئەڵێ سەحابە شەگرێتەوە چکە ئەگەر وتی ئال و سەحبی شەوت هەر ئالی پێغەمبەرەگرێتەوە صلی الله علیه و سلم یعنی ئال و بەیتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەوانەی کە تابعی پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود نەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وتی صەحب ئەوە سەحابەی شەگرێتەوە بەڵام کە هەروتی اللهم صل على محمد وعلى آل محمد ئەمە ڕێی زانایەکە طبعا من لێرە لە شوێنی وانیم کە فتوا لەسەر شتانە بین چکە ئەهلی فتوانین بەڵام هەروکو خوێندنەوەیەک بۆ ئەوەی کە سەحب چۆن هاتوۆتە ناو سڵاواتەوە کاک شێخ تەنانەت ئەوەی ئێمانی لەسەری گۆشکراوین و ئەزانین تەنانەت ئەوترێ مەلائیکەتی خوا ئیتر معسوومن و کۆتایی بەهاتوە بۆ بابەتە ئەوترێت شەرمیان لە حەزرەتی عوسمان کردووە ئەم شەرمە بۆ ینی مەلایکەت بۆ بێ شەرم کات لە حەزرەتی عوسمان کاک دانا ماوەسا بەدیع الزەمان سەعیدی نووسی زۆر جوان وەصفی مەلایکە یعنی بەیانی مەلایکەی هەیە و ئەزانم ینی مەلائیکە ئێمە زۆر شارەزایان نین لە کاتێکا یەکێکە لە ڕوکنە ئیمانیەکە زۆر گەورەکان هین تۆ ئامنت بالله ومەلائیکەتی یەکەم دووەم خاڵ مەلائیکەیەت چونکە مەلائیکە تەسەوری ئەو بکەیەکێک لە زانایان ئەمە قسەی زانایەکە شەرت نییە ینی قسەی ینی وەکو دەلیلی قورئان و سونە بەڵام ئیستینباطی ئەو زانایەکە لەسەرەوە فەرمێ خوای گەورە هیچ مانعێک نییە بۆ ئەوەی خوای گەورە بۆ ئەوەی کە تۆ ئەڵێ ئەلحەمدولله بۆ ئەلحەمدوللایەکی تۆ مەلایکەی دروست بکات تا شاهید بێ لەسەرەوە ئەلحەمدوللایەکە کردوتەوە یەکەم گەورەی ئینسان دەسەڵاتی و بێسنووری دەسەڵاتی خوا و هەروەها حرمەت و شاهیدی مەلائیکەی خوا کە چۆن بەڕاستی بنە شاهید لەسەر هەموو حرەکەت و جوڵەیەکی ئێمە ئەوانەی کاکدانە من زۆر سەرقاڵی و بابەتانم ئەوانەی نزیکبوونەوە لە مردنیان بینیوە هەرە زۆرینەی زۆریان زۆرە بنە خۆشەویستی مەلایکە عاشقی مەلایکە ئەڵێ ئەو مەلایکانە ئەو فریشتە نورانیانە یاخود ئەو عالەمە نورانی کە تۆ ئەیان بینیت زۆر بە ئەدەبن زۆر بە شەرمن تەنانەت باس لەواکەن کاڵێ تۆ لە کاتێکە حتا چکامانی کاچنەوە حاڵە محاسبە ناکرێن چکە نەچونتە تو ئینسان نەچێتە مردنی تەواو محاسبەی لەسەر نیە بەس عەرزی ئەعمالیان نەکرێت پیشانە درێت نەچونەتە بەرزەخەوە نەچونەتە یعنی ئەوەی کە محاسبە بکرێن چکە تا نەمری محاسبە ناکرێت و حسابات لەسەر تەرتیب نابێت ئەڵێن شەرمێک لە مەلائیکە بینی هەستەکەیت کە تۆ گوناهێکی شکردووە یاخود نامەی ئەعمالی خۆت پیشانە درێت یا شتێکت پیشانە درێت لەوە شەرمەکەی کە مەلایکە هیچ پێ ناڵێت ئەسڵەن ئەڵێ ئینسان لە قیامەتە لە بەرزەخا یەکێک لە هەرە تەعزیبە زۆر قورسەکان کە ئینسانی چێژێ خەجاڵەتیە ئاگر نییە خەجاڵەتیە لەوەی کە من چیم کرد هەی هاوار بخۆم ئێن لە دنیا من نەبوو ئاوا خۆم شەربەزاری بەردەم خوای گەورە و مەلایکەکان و ئەم جیهانە زۆر بەرفراوانە مۆتڵەقە بێ سنوورە ڕۆحیە بکەم کە تێکەوتم بەڕاستی یەکێک لە سزاکانی بەرزەخ و قیامەت کە جۆرەها سزا هەیە کاکدانا یەکێکی تریان بریتێ لە ئەوەی کە ئینسان لە بەرزەخە یاخود لە قیامەتە لە دوای قیامەتە فرامۆش بکرێت ڕاست ینی بێنە پێشچاوی خۆت کاکدانا یەکێک لە تەعزیبەکانی قیامەتەوە بێ کە ئینسان بەرنە شوێنێک بە هەزاران هەزار ساڵی دنیا ئێبال بکرێ و جێب هێڕێ و تەعزیبیش نەدرێت بەس ئێمال کرد چاوەڕوانی گرفتی چاوەڕوانی لە ئینسان زۆر گرفتێکی قورسە لە دنیا ئەین تۆ لە دەقە چاوەڕی کەسێکەکەی خەریوە هەر لە دنیاشە حاڵە چاوی چاوەڕوانی زۆر ناخۆش زۆر قورسە دێوەرە هەزار ساڵ فرامۆش بکری چ تەعزیبێکە ئینسانی شێژێ بەڕاستی ئێن لە شوێنێکابی نەلێت بپرسن نەبێن بەلاتە نە تەعزیبت دەن نەبتخەنە نیعمەتەوە ئەمە چ تەعزیبێکی نەفسی لەبەرەوە هەروکو چۆن نیعمەتەکانی بەهاشت نەک جۆرا و جۆرن بە ملیارەها ملیار یعنی بێ سنوور جۆرا و جۆرن ئەوە سزاکانی دۆزەخ و ئەو سزا خوایانی بۆ بەندە لاسار و نەکبەتەکانی داناوەڕاستی ئەوی جۆرە جۆرە هەیەکێک لە سزاکان زەمهەریر نییە لەبەرەوە ئەگەڕێمەوە سەر پرسیارگەی جنابەت فریشتەکان عالەمێکی زۆر گەورن زۆر جوانن بەڕەحمەت بێت ماوەسە شەماڵ قسەیەکی هەبوو بیرمەکرێتەوە ئەڵێ ئەی فەرموو ئایا ئێمە قەت باسی یەکێک لە وەلیەکان دۆستەکانی خوا کرد کە ئەو پرسیاری کردووە کە فەرموویەتی ئەرێ باشە ئێوە قەت سەلام لە حەزرەتی جوبرەئیل و ئیسرافیل و مەلایکەکانی خواکەن قەت سەلامی لێکەن ئێمە قەت بیریەوەمانی بڵین سەلام لە مەلایکە یعنی مەحەبەتیان بۆ دەرببڕین لەبەرەوە
سەلام لە مەلائیکە ئەبێت چی بۆ ئێمە دەستە بەرکات باشە ئەبێت ڕەفاقەتی مەلائیکە بۆ قیامەتمان ئەبێت چیمان بۆ بەرهەم بێنێ لەبەرەوە بەڕاستی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مەلایکێکی زۆردا ئەبارێتە ناو ماڵەکانمان سەر سفرە معنەویەکانمان کە بەرماڵەکانمانە سەر شوێنە زۆر گرنگەکان کاتە گرنگەکان و لەیلەتە قەدر یا مەکەی پیرۆز دەوری کەعبە یعنی شوێنە پیرۆزەکان زۆر مەلایکەی تایە با سەلامێ لێ بکەین با مەحەبەتیان بۆ دەرببڕین إن شاء الله بيت الرحمة بهم ملائكة إن شاء الله آين هم سلامة كانوا هم محبت بإيمة دربان إن شاء الله كاك شيخ يعني أم برنامج إيمة كناويسي جوهرة براستي أفر مدس خوش بوينا يناسي جوهر چون كرمضان بله سي جوهرنية چندين جوهريتيا بلام زور جوان إمر روجانة بتوانين جوهرة كاني سأمره لقل دكتور محمد باسی مامەڵەمان کرد ئەمە گەوهرێکی گرنگ بوو بەڕاستی ئێمە قسەمان لەسەر کردو کردمانەوە بتوانین ئێمە ڕۆژانە گەوهرەکان پێی پێبەرین و بتوانین گفتوگۆی لەبارەوە بکەین قسەی لەبارەوە بکەین و بەڕاستی لی تێ بگەین و لێ حاڵی ببین کاکدانەگەن تەڵانێکی لە گەوهرەکانی ناو بەرنامەکە ئێمە بریتە لە سەحەت و لە ساغی و تەندروستی جەستەیی کامڕۆ دکتۆر هێمن محمود پسپۆری نەشتەرگەری گشتی و قەڵەوی جنابیان تشریفیان هێناوە بۆ ناو بەرنامەکەمانەوە بە خێراتنیان بکەین و بەڕاستی ئەم گرفتێکی گەورەیە سە خەڵک قەڵەوی گیرە دێ بەدەست خەڵک ئەزانی نەوەدەکان خەڵک ئەگەڕا بۆ حەبی قەڵەوی من نەزانم ناوی چی بوو پیان و دیکسۆن لە شتە خراپەکان بەڕاستی بەڕاستی کە زەواج و شتی ژەکرا و کاتە فڵان ئافرەتە بەخوا زۆر زەعیفان ئەو کوڕە زۆر زەعیفە بۆ شوت کردەوە ئێستا مەرجەکە ئەوەیە ئەبێ زۆر ڕەشیق بێ هەسەڵمان پێشوازی بکەین پێشوازی منەکەین بەس خەسڵەتێک لە دکتۆر هێمنیشا هەیە یان نەخەسڵەت یعنی گۆڕانکاریەک لە جلوبەرگەکە هەیە کە ئێستا دکتۆرمانێمە نەبینیەوە بە جلوبەرگی کوردیەوە نیە دکتۆر هێمن بەجدی کوردی و ماشەڵڵا من علاقەیەکی و ڕەفاقەتێکی شەهەیە لەگەڵ بەڵێ ڕەفاقەتێکی تایبەتم لەگەڵ دکتۆر هێمن دەبا بە خێراتنی بزانین تۆزە دواکە و بزانین بۆ دواکە عليك السلام دكتور الله أخوة بخير بيت دكتور بخير سرساوة كانوا يا أخوة بخير بيت كاتب خلقيش بجدي كردي ودكتور ببين يا أخو والله هي بنا ما وصل فرمان نخي قربان جان دكتور من شاكت و بانطول و بوين باك وانا ها راسك سلامة يا جلي عمليات ولا خص خانه والله بخير يا اخو سلامة يا اخو صحيح يعني باشي خاصة سلامة يا اخو طبعا زور خوش حالين كاتور جنابة اما القي كثير من الخدمات كاتور هب ولا برنامج خومانا نشرين شا بلا خوشويستيكي زور قوري الحمد لله وخلقها صدايقي زور باشي باست يا اخو بخير سلام يا اخو صديق جاباسيش لكرديكم ئێوە بۆچی بەجددی کوردیەوە دەوام ناکەن یا دەوامی خسخانەنا بەس ئەتوان عادی خۆتان نەبوو بە نەریت لەوەکە نەخۆشەکە چۆر ژوور و هەست نەکاوە دکتۆر بەمیش بڵێ بزەحمەد کا کاکتۆر خۆی فعلەن ئەوە هەیە بەدەر لە هەم بە حکمی تەمەنەکە زۆر جار قسێکێ لە ناو خەڵکاڵێ ئەگەر سەری نەڕوتێتەوە عینەکەی لە چاوە نەبێ وەرگە نەبێ دکتۆر نیت جایسەگەر قاتی کوردیش لەبەرکە ئەوە بڵین گەنجتر بین لە هەنێکدا هەلوەکەمان ئەوار بەخوان نەوەڵا کەس نەیلتیزان بە عیلاشتەوەکان ئیلتیزان بە تعلیمات ئەوەی تێکی لە مشکیلەکان بەڵام تەبیعی جلی کوردیش وەکو هەموو ڕەمزێکی نەتەوەی شتێکی جوانە و پیرۆزە وەڵامی تریسان کە گەشتە مانگی ڕەمەزان وەکو چۆن لایەنە دینەکەی تازە کات لایەنە قەومیەکەشی تۆزێ تازە بوونی خۆش تا هەندێکتان جلی کوردیتان لەبەرای ئەو شتەوەی تەحریزێ بۆ ینی سێری ئەفغانستان کە سێری پاکستان کە یا خەلیج بۆ جلی خۆیانەوە ئەچنە مهمترین شوێنی ئەم سەرکوڕی ئەرزە ناوەندی بڕیاری شو زۆر ئەنی بەلایەنەوە طبیعیە بەڕاستی زۆر ئاسایە بەڵام ئیتر ئێمە بڵێن شتەکە نەکراوە بەڕۆتینی یانی سە بۆ نمونە لە ساڵێک 365 ڕۆژە سەرێکی حکوومەت یەک ڕۆژی داناوە بە جلی کوردیکە خۆی لە خۆیان بەڕاستی گەر بی لەمە بکەیتەوە نابێشتی وە هەبێت جلی کوردی بەشێکە لە تۆ بۆچی ڕۆیک ڕۆژ دابینەکەی جابا من لەسەر جلی کوردی و تەوەرەکەی جەنابەت و قەڵەوی و زیانەکانی قسێ بکەم با بۆ دەست پێ بکەین کاکشێخ ئەو ترێ ئەوانەی ورگن و قەڵەون بۆ پشتێن و جلی کوردی جوانە دکتۆر وەڵاهی ئەوە ئەڵێن ئایا لە ڕووی تەندروستیەوە وایە یان نا ناوەڵا لە ڕووی تەندروستیەوانێ بەڵام بۆ جلی کوردیەکان جوانە
کاتورکیان جەنابەت پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەویت و اختصاسێکی ئەم بابەتتان هەیە ئێمە چی بکەین بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ینی چۆن مامەڵە لەگەڵ بابەتەکانی قەڵەوی حتا ئێستا نەشتەرگەری ورگ و قەڵەوی و چەوری و لابرنی چەوری ئەمانە زۆر بووە چی بکەین بۆ ئەوەی جارێگەر لە خواردنەوە دەست پێ بکەین کەوا زۆر قەڵەو نەبین سەرەتا سواز بە میوانداریتان و بە خێراتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین ئینشاءڵڵا خوای گەورە مانگە بکاتە مانگی خێر و خۆشی و گیرابوونی تاعات و عیبادەتی هەموو لایەک طبیعی مانگی ڕەمەزان بەدەر لە لایەنە دینی و لایەنە ڕۆحیەکەی لە هەمان کاتا ئێمە ئەتوانین وەکو لایەنێکی تەندروستی سەیری ئەم مانگە بکەین ڕاستە ئینسان پێویستە لە هەموو کات و لە هەموو ساتێکا پارێز بکات و ئاگای لە خواردن و لە ژیانی خۆی بێ بەڵام کە دێتە مانگی ڕەمەزان بە حکمێکەوە ئینسان بە ڕۆژ نان ناخوات و بڕی ئەو وزەیی کە پێویستێتی لە ڕۆژانی ئاسایی کەمتر وەری ئەگرێ وشتوش کە شتەکەش ئامە شتەکە ئاسانترە یعنی بۆ نمونە ئەو کۆڵە الحەشر مع الناس عیدون بۆیە پارێزکردن و ئاگابوون لە تەندروستی خۆی لە مانگە ئاسانتر هەتا مانگەکانی کە تۆ مانگەکانی کە ئەگەر بتێ ڕێجیم کە یا بتێ بە ڕۆژ و بیت ئیدە سەر سفرەستەکەی برادەرەکانت لە ماڵەوە کەس و کار و خزم لەسەر سفر و ناندا ئەنیشن بۆ تۆ تۆزێک قورسە بەڕاستی ئیرادەیەکی زۆر بە قوتری ئەوێت وەک لە ئێستا بەڵام ئێستا ئەبینیت بالعکسی مانگەکانی کە ئەگەر بە ڕۆژ نەبی نان بخۆی ئەو کاتە عیبە نەکەوێت کە ڕۆژ نەخۆیت جا بۆیە ئەم مانگە وەکووتمان بەدل لە لایەنە دینی و لایەنە ڕۆحەکەی فرسەتێکی زۆر باشە بۆ ئەوەی کەوا ئەگامان لە تەندروستی خۆمان بێ بە تایبەتی لە مەسەلەی قەڵەویە قەڵەوی ئێستا نەخۆشیە ینی هەر ئەوە نییە بڵێ وەڵام ئەمە نیشانەیەکە ئێمە ئەگەر بیرکەین و هەتا 90ەکان و تا بیدایەتی 2000ش قەڵەوی نیشانە بوو بۆ جوانی نیشانە بوو بۆ تێرخۆری نیشانە بوو بۆ دەوڵەمەنی بەڵام ئیسا فرکرەی خەڵک و چاوکراوەی خەڵ دەربارەی زەرەر و زیانەکانی قەڵەوی و ئەو نەخۆشی و کێشە تەندروستیانەی کە بەخۆی قەڵەویەوە دروستە بن وای لە خەڵک کردووە کە ئیسا قەڵەوی خۆی لێ پارێز گران بیرکردنەوەیان ڕاست بوو بێگومان ئەوەی ئەساسە چکە لە ڕووی تەندروستیەوە ئێمە ڕۆژانە ئەیبینین و هەمومان ئەیبینی نەکێکی وەکو پزیشک هەر وەکو وڵاتیان و وەکو هاونیشتیمانی ئەمە ئەبینین بەڕاستی ئێستا قەڵەوی لە هەموو عالمی شالەلایەن ڕێکخراوی منەظەمەی سەحی عالەمیەوە قەڵەوی بە نەخۆشی دانراوە چۆن کابرایە زەختی هەیە کابرایە شەکرەی هەیە کابرایە ڕەبۆی هەیە سەوەفانە هەر شتێک لەمانەیە ئەمەش نەخۆشی هەشتێکیش کە نەخۆشی هەبوو ئەبێ ئێمە بە دوای هۆکارەکان یا بگەڕین بە دوای چارەسەرەکەی شا بگەڕین بە دوای خۆپارێزەکەی شا بگەڕین جاکە شێخ باس دیقەت ینی بەوردی دیقەتە دابێ وتی چی بخۆین یا چی بکەین لەم مانگایە زۆر قەڵەو نەبین نەی هەر قەڵەو نەبینتی زۆر قەڵەو نەبین بەس با من وای لێ بکەم بڵێم ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد وتی باجارە هۆکارەکان ئەو هۆکارانە چین کە ئێمە بۆی ئەو خواردنی لە ماڵەوە ئەی خوین بە تایبەت لە ڕەمەزانە کە پی قەڵەوە بین وا بکەین نەک قەڵەوە بین ئەو چوری کە خەزنیش کراوە لە لاشەمانە بەهۆی ئەم مانگە پیرۆزە سەرفیکەین کاکتۆر ڕاستە کاکدانا تەبیعی ئینسان کە بیدایەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بە یەکێک ئەبیێ ئاگای لە تەندروستی خۆی بێ وەک چۆن ئامانجی خۆی لە ڕەمەزانە دیاریاکە ئایا ئەوێت لەم وەزنە بمێنێتەوە ئەوێ قەڵەوتر بێ یا ئەوێت داوەسێت تەبیعی ئێستا زۆربەی هەرزەی داواکاری بۆ داوازاندنە هەتا وەکو یەک کەس بێوێ قەڵەو بێت دەکەس ئەوێ زەعیفێ بەڕاستی یان لانی کەم زەعیفش دەبێت تەوێت لە وەزنێکی دیاریکراوە بمێنێتەوە تەموحی ئینسان وایە تۆ بە درێژایی نزیکی 13 ساعات و زیاتریش کە بە ڕۆژ و ئەبیت ئێواران ئەها ئەڵێ چاو برسیە بێت حەزەکەی هەموو شتێ بخۆی بەسەر ئەو سفرەوە لەگەڵی بۆیە زۆر کەس ئەبینین لە ڕەمەزانە لە باتی ئەوەی کە داوازنی ئەستان قەڵەوتر بێت لە ماڵەکانیکە لەگەڵی چکە ئێمە ئەگەر بیرکەینەوە لە ڕووی نەوعیەتی ئەو خواردنی کە وەری ئەگرین لە ڕێی ئەو وزە کالۆری کە وەری ئەگرین لە خواردنەکانە ڕەمەزان و پێش ڕەمەزان کاتێکی وای فەرق نییە بەڕاستی ڕاست چکە لە پێش ڕەمەزانە ئێمە زۆربەی زۆری خەڵک ئیسە بە حکمی دەوامی ئیشوکار وای هاتە دوو ژەم نانەخوا یعنی یەکێکیش لە ماڵا بێت و دەوامی سابت پێ سێ ژەمەخوا ژەمی بەیانیانی ژەمێکی سووکە تۆ بیتەوە لە ڕەمەزانە هەمان دوو ژەم بخۆیتەوە بەڵام بە بڕێکی زیاتر لە وزەوە ئەسڵنەوە چی قەڵاوتر بێتە بۆیە یەکی بێوێ دابەزی ئەبێ ئەوەنەی گوێ بە نەوعیەت و بە کوالیتی خواردنەکانی ئەدا گوێ بە کەمیەتی خواردنەکانی نیا لەگەڵدا ئینسان ئەو 13 ساعەتی کە بە ڕۆژوو ئەبێت حەزی بۆ هەموو شتێ ڕاتینویەتی برسیەتی ئیشتیهای بۆ هەموو خواردنی ئەڕا بە تایبەتی خراپترین شتیان مەسەلەی شیرینیە کە بەربانگەکەیتەوە لەگەڵی ینی باشترین شت ئەوەیە کە بە پەرداخێک ئاو
ئەوی زۆر سارد نەبێ یان دەنگی خورمای ئەو پەڕی سێ دەنگ خورما بەربانکەیتەوە. ئێوەکو پزیشکێکی پسپۆر ڕێنماییتان چییە؟ خورماکە پێشتر بێ ئاوەکە چکە لە شەر ئاوازم کاک شەغە فەرمێ خورماکە لە پێشترە بەس لە ڕووی تەندروستیەوە هیچ فەرقێکیان نیە. بەڵام ئێمە بە حکمێک کە تۆ ڕۆژەکە هەم بۆی لایەنێکی دینی و لایەنێکی ئیمانی زیاتر هەبێت ئەتوانی بەدەنگی خورما بشکێنیت و دوایەوە پەرداخی ئەو پەڕی خورمای وشک یان تەڕ فەرقی نیە هەر خورمایەک بێوەیە. دوای ئەوە مەجاالێ بێ بە مەعیدا چکە بە درێژای ئەم 13 ساعاتە ماسوولکەیە ماسوولکەش کرش بۆ بچوک بۆتەوە حەجمەکەی مەجالێکی بیتی ئیعازێکی پێ بیتەوە بڵێ ئەوە تا من کرد مستعیدم بۆ خواردن و وەرگرتن هەتا ئەیش خۆی ئامادە بکات تۆ ئیسا هەر میوانێک لە پڕ هەن لە دین و لە دنیاشا دروست نیە تۆ لە بەبێ لە دەرگادان بەبێ ئەگەدارکردنەوە بچیتن ماڵێک کابرا چێ پاڵکەوە ئیسراحەتکە مەسەلەی مەعیدە و کۆندامی هەرسی شوایە تۆ 13 ساعات لە ئیسراحەت و لە خەوا هێشتوتەوە لە ناکاو بە ماوەی 5 دقیقە دوو پەرداخ شەربەت و 5 لۆقمە قازی بەسەر ئەکەیت و خواردنێکی زۆر خۆی سەری لێ ئێشەوێ لە پڕ ئەو ئازە کاتی زۆرەوە کاکتۆر ئەو ئازە کاتی ئەبێ یعنی باشترین کات 10 دقیقە بۆ چارێکی باشترین کاتەوە بەوەی ئازە بۆی ئینسان بتوانێت ئەوەی تەحمل بکە بە ئاوەکە یا بە خورماکە ڕۆژۆکەی بشکێنێت هەستێن دەستێژ بکرێت نوێژەکەی بکە و بێتەوە یان هەر زۆر برسیبی با سوپێکی کەم خوا بەڵام سوپەکەی پڕ نەبێت لە بەهارات و زۆر چەور نەبێت کە عازێتی مەعیدێوە دوای ئەوە بێتەوە دەست کاتەوە بە خواردن و وردەوردە ئەو شتێکە لەسەر سفرەکەی بیخوات ئەمە وە ئەکا بڕێکی کەمتر لە خواردن بخۆیت و لە هەمان کاتیشە تووشی ئازار و تووشی دڵتێکەڵاتن و تووشی ئێشە و ئەم مشکیلانە نابی چکە متابعەکەین زۆر کە تووشی ئەمانە ئەبێ لە دوای بەربانکردنەوە لەگەڵی یەکێ لە خراپترین عادەتەکان کە لە وڵاتی خۆمانە فێر بووین مەسەلەی ئەم شیرینیە دەستکردانە لەگەڵ ئەم شەربەتە گیراوانەیە لە کاتی بەربانکردنەوە یعنی زۆبەی هەر زۆری خەڵک یا بە زلوبیا یا بە پاقلاوە یا بە لوقمە قازی یا بەم شەربەتە گیراوانە کە هەمووی شەکر و ڕەنگ و ئاو هەنێ جار شیریشی تێکرێت کە ئەمە خراپترین شتە لەگەڵی شیرینی بەدەل لەوەی کە خۆی زەرەرە بەوەی کەوا نسبەی شەکل لە لەشا بەرزەکاتەوە زەرەرە بەوەی کەوا کۆئەندامی هەرستەمەڵەکە لە هەمان کاتیشا کێشەی تر بۆ دروستەکە ئیشتیهای خواردن زیاد ئەکات تۆ لە باتیوی بە قاپێک تێربیت کە شیرینی ئەخۆی پێشەوە لەوە چێ بە دوو قاپیش تێدەکرێت لەگەڵ ئینسان حتا بتوانێت بە شیرینی بەربانگ نەکاتەوە یەک زۆر دەنگ خورمانە بێ یەک دەنگێ دوو تا سێ دەنگ خورما پەرداخی ئەو ئەمە باشترین شتە هەم لە ڕووی شەرع و دینەکە و ئیسفادەیەکی سونەتێکە و ئیسفادەیەکیە هەم لە ڕووی سەحەتەکەەوە و دوای نوێشکردن و دوای 10 دقیقە چارێکی دەستکاتەوە بە خواردن هەم مەعیدە و ڕیخۆڵەکانی خۆیان ئامادە کردووە هەم بڕێکی خواردن کەمەخوا و لە هەمان کاتیشە پەلە ناکات یەکێک لە کێشەکانی زوو قەڵەوبوونەوەی ئەو کەسانە کە نان بە پەلە ئەخۆن بە هێواشی بیخۆیت جوان بیجووی لێ دەما بە ئیسراحەت بی بێگومان تەندروستێکی باشتر ئەبێت ئیسفادەیەکی زیاتر لە خواردنەکە کاتۆر هەستی تێر خواردن ئایا هەستێکە کە بڵین لە پەلەپەل خواردنە وابزەمە هەستە درەنگ دروستە بێت بەس ئەگەر هێواش بیخۆیت ئەو هەستت بۆ دروستە بێت حتا زۆر جار ئیسە جەناب باسی بەربانگ کرد کە تۆ ئەگەر سۆبەکەت خوارد و خورمایەکە خوارد تقریبان تێرە بیت هەستەکەی دوایی ئیشتیهات بۆ زۆر خواردن بۆ دەستنوێژێک ئەوەی تحکمی جسمی ئینسانەکە هۆرمۆنەکانن ئەو هۆرمۆنەی کە بە تۆ ئەڵێ بۆ نمونە بە من ئەڵێ هەیە من برسیمە نانم پێویستە ئاوم پێویستە لەگەڵی تەبیعی لە کاتی پێویستیە ئەم هۆرمۆنی گرەلینە دەرئەدرێت پێتەڵە برسیە کە دەست ئەەکەی بە خواردن و خواردنەوەیە هۆرمۆنێکی تر هەیە عکسی ئەمەیە بە من ئەڵێ نە تەواو تێر بووم بەسمە ئەم هۆرمۆنە لەکوێ دەرەدرێ لە دوانزەگرەیە دەرەدرێ لەگەڵ بەشی سەرەوەی مەعیدە يعني معیدە ئەگەر شێوەیەکی ئەوە هەبێ هۆرمۆنەکە لە بەشی سەرەوەی دەبێت وەکو چۆن ئێمە لەنا ئەم سەقفین ئەگەر هەوایەکی سارد بێ ئەگەر هەڵمێ تەبخیری بێت لە سەقفەکەەوە بێ فەرقەکە لەوەی لە بنەوە لا تەنیشتەوە بێت لەگەڵی کەواتە ئینسان کاتێک لە پڕ خواردنێکی زۆرەخوا هێشتا کەمێک کاتی ئەوێ چارێکی کاتی هەتاوەکو ئەم هۆرمۆنە دەرەدرێت بە تۆ ئەڵێ بەسمە بۆی ئەو کەسانی بە پەلەنانە خۆن هەم تووشی ئازاری سکە بن و لە هەمان کاتیشا زۆر نابن من چەندها کەس هەیە پێم ئەڵێ من لە هەموو تاین تەمەنیش هەیە 50 ساڵ زیاتر کەمتر ئەڵێ لە هەموو تەمەنمە هەستم بە تێربوون نەکردووە بەڵام کەسکم دای ئازار تاواتروازی لێیان ڕاستە بۆی کاتێککە خواردنەکە ئەخۆی وردە تۆ دەبەیەکێنی هەتاوەکو تەوافەی مبەریدە چۆنە هەمومان تەوافمان هەیە لە ماڵەوە ئاوەکە پڕەبێ گەشتە ئاستێک تەوافەکە بەرزەبێتەوە ناهێڵە ئاوەکە بێتە ناو تەنکی مبەریدەکە لەگەڵی نفسی شتە هەتاوەکو ئەو مەعیدە ئەگا بە ئاستێکی دیاریکراو ئەم هۆرمۆنە دەرنادرێت کە هۆرمۆنەکە دەدرە ئەنجا بە تۆ ئەڵێ کافیە بۆی ئەگەر بێت و بە هێواشی نان بخۆیت پەلە نەکەین لە نان خواردنا ئەم هۆرمۆنە زووتر دەرەدرێت
زۆر جار ئەومان بەسەرا هاتۆ بەسەنان خواردنەوە بووین تەلەفۆنێکی زەرورمان بهاتۆ ئیشێکی زەرور ئیشی ناوماڵ هەستاوین دوایی هاتوین وتە بەخوا هامی ئاتاوا دڵم ئەمە چییە کە هەستاویت لەو فترەیە هۆرمۆنەکە دەردراوە مەعیدە بە ئاگا هاتووەتەوە پێتەڵە تەواو من تێر بووم فعلەن تێریش ئەبیت مادەم باسی خواردنەکەین کاک شێخ با لەگەڵ جەنابی کاکتۆرە بچینە لای شێفەکە لەوێ هەندێک قسە بکەین لەسەر خواردنەکە و لێوێش هەندێک پرسیارمانە بێ کاکتۆر فەرموو ئەم بەزمەشمان هەیە بەکە مهمە ئێوارە بە برسێتی نەمانێت کاک دکتۆر فەرموود یەکەم جارەگە بکرێ بە دەنکی خورما یا بۆ نمونە بە پەرداخێک ئاو کە شلەتێن بیانی سارد نەبێ بەڕاستی ساردێکی تەبیعی قینان بەڵام ساردی سەهۆڵاو زۆر خراپە چکە ماسوولکە خۆی کرژە ئەم ئاوە ساردەی شتێکی ئەوەی کە کرژە بێت و ناڕەحەتەکە یعنی سوراحەکە و پەرداخەکە بەفرین هەڵمی نەکردبێت تەمی نەکرد ساردێکی وانە بێ سەوڵەکەوێ تەبیعی من بەنسبەت خۆمە لەوە چێ یەکێکم لەوانەیە کە ئاوی سارد ئەخۆم بەڵام نەک سەهۆڵاو یعنی سەهۆڵاو نەبێەوەی کە ناڕەحەتەکە لەگەڵ ئێستا کاک شێف ئەم سوبەی بۆ ئامادە کردوین کە سوبێکە سنگی مریشکی سنگی مریشکە جێزەرە پیازە لەگەڵ شارەیە ئەمە بۆ ئەگەر دوای ئەو شکان سەوزەیە تۆزێکی لێ بخۆین قاپێکی بچووکی لێ بخۆین و ئەنجا بچین دەستنوێژ بگرین یا بچین بۆ مزگەوت یا لەگەڵ ماڵ و ناڵ نوێژەکەمان بە جەماعەت بکەین کاکشێخ ئەنجا بینەوە سەر دانیشین و چۆنە شتێکی زۆر باشە بەس بەمەرجە بەهاراتی زۆرتیانە بێت بۆ ئێواران چکە ئینسان چەند سەعاتێک چی نەخواتەوە کە بەهارات و توونی و تیژێکی زۆری تیابێ و ئاکات ترشەڵۆکی مەعیدە دەرز بێتەوە بێگومان ترشەڵۆکیش بەرز بێتەوە حەزەکەم دواتش یەک دوو پۆینتێ لەوە باس بکەین کێشێکێکە لە کێشە زۆر باوکان لە ڕەمەزان ئەوەی کە خەڵک پێڵە دڵەکزیە وەکو چۆن ئازاری سک هەیە کێشەی دڵەکزیە و کێشەی زرا و زۆر باوان لە ڕەمەزان باش ئەی ئەم مەسەلەی سەوزەوات و میوەهات و ئەمانە چۆنە زۆر شتێکی باشە لەگەڵی بخورێ سەوزە و میوە زۆر باشە لە سەوزە و میوە بەڵام باشترە میوەکان تۆکڵەکەی لێکەیتەوە ینی ئیسا ئەو سێوە تۆکڵەکەی لێ بکردایەتەوە ئاسانتر هەرسەکە بۆ بەشێک ئەڵەن بە تۆکڵەکەیەوە باشترە بۆ هەرسکردن بەوە باشترە و لە هەمان قورسە کاتۆر لە هەمان کاتیشا و کەسانێک کە قەبزن باشترێ مەدامە پیانەڵین هەموو میوەی بخۆ بەڵام میوەی تۆکڵدار تۆکڵەکەی لابە بۆ قۆخی خۆی هەڵۆژەیەکە خۆی قەیسیەکە خۆی یان بە تایبەتی سێو بێ هەر بێ ئەمانە تۆکڵیان هەیە باشتر تۆکڵەکەی لابیت و پارچەی بچووک بچووک و جوانش بیجویت یعنی قوتینەی بە پەلەپەل ڕاست ئەی سەبارەت بە برنج وی قەڵەو نەبینێ باسمان یا قەڵەو نەبین کاک شێخ یاوی هەمانە تۆ زەدای بەزین برنج نەک لە عێراق لە هەموو شەرقی بەڵێ ئەم برنجە بەڕێی تۆ چۆن بخۆین بە پڵاو بێ بە قوبڵی بێ چەور بێ وشک بێ چۆن بێ بەڕێی تۆ تەبیعی برنج پڕە لە نیشاستا ئینسان بۆ ئەوی کەوا ئیسپادە لە برنجەکە بکات و زەرەر لە سیحەتی نەیە باشترین نوعێتی برنج ئەوەیە برنجی درێژ بێ نەک برنجی خڕ و برنجەکە بە پڵاو بکەین نەک بە قوبڵی و هەڵ بدێت کەمترین ڕۆنی تیاابێت لەگەڵی ڕۆنەکەش بۆ نمونە کە تۆ ئەیکیتێ بنەکەی دواتر لە ئاخیرەوە ئەتوانی ئەم ڕۆنە بپاڵەوێ ڕۆنەکە جاکەیتەوە یان بۆ منجەڵی برنجەکە بخی بەلایە بۆی ڕۆنەکە تێکلا ئێوە لە ڕووی سەرەوە ئەتوانین بۆ برنجەکە بخۆین لەگەڵی بۆچی برنجی خڕ کاتۆر باش نییە زۆر نسبەی نیشاستەی زیاترە هەرسکردنی قورسە و ناڕەحەتە و لە هەمان کاتیشا ئازا دروست ئەکا بەڕاستی چکە زۆر بە ئاسانی هەرس ناکرێت لەگەڵی بەڵام برنجە درێژەکە باشترە تاوەکو برنجی خڕۆ کاک دکتۆر شتێک کە لە سەر سفرەی ماڵی کوردی حزوری هەیە کە لە بەشێ لە وڵاتان بەم شێوازە نییە ئەویش بریتە لە شلە جا بوون باینجانە کوولەکەیە فاسۆلەیە هەر بابەتێکی دیکەیە ئایا شلە خواردنی لەگەڵ برنج و لەگەڵ بابەتەکەینترە شتێکی باشە بۆ ئەوەی کە ئینسان کێشی دابەزێنە یان نە بۆ ڕەمەزان ئەگەر باس بکەین شتێکی زۆر باشە بەڵام بۆ مەسلەی کێشدا بازارنەکە ئەویش ئەگەر بڕێکی پێویست بخرێت خراپ نییە بە تایبەتی ئەو شلانی کە زۆر شیرینین ئێستا ئێمەش بۆ ئەوەی کە بیە بێ دابەزێ پێی ئەڵێن شلەی پەتاتە و شلەی قەیسی مەخۆ بەڵام بامێ خراپ نییە فولەکە باشەوە ئەمانە نسبەی شەکر و نسبەی کاربۆهیدراتیان زۆر زیاتر حرکەت جوڵی ڕێخۆڵە باشترە بەڵێ بێگومان هاانی ڕێخۆڵەکانێت ناو یعنی پاراوێ کاتەوە ناو ڕێخۆڵەکان پاراوە کاتە کردانی هەرسکردن ئاسان بابەتێکیشوانە لە فڕنەکە کۆمنت پێ بە وڵات دکتۆر مریشکێکی کوێی بوو مەکسیکی بوو هەر حەزەکەی لە بەردەم کاک شێخ فاتیحە دای بنێ لەوێیە
ئەمە مریشکێکە کۆمەڵک بابەتی لەگەڵایە بەڵام ڕۆنی تاین سوور نەکراوەتەوە ئەمە بۆ تەندروستی بۆ قەڵەوی و داوەزینی کێش بەڕێی تۆ مریشک چۆن بخورێ باشە مریشک لە وڵاتی خۆمانە ئیسا ئەوەی کە پێڵە مریشکی مەسڵاحەوەی لە قاعە و دەواجینا دروستەکرێ ئەگەر ئێمە باسی سیحەت بکەین هیچ مریشێکی ئەم وڵاتە تەندروست نییە بۆ ڕێگەیە چکە جوچکەیەکی بچکۆلەیە بە درێژایی مانگێک بۆ 40 ڕۆژ ئەیکەن بە مریشێکی 3 کیلۆ 4 کیلۆ هەمووی بە هۆرمۆنات و بە دەرزیەکرێت بەڵام دەوچی بۆ هەموو کەس ئاسانە بێ بەڕاستی بچێ مریشێکی کوردی بکڕێ بچی بۆ نمونە دەست نەکەوێت یان لە ڕووی مادیەوە توانە نەبێ بۆی ئەو کەسانێکی کە بتوانە مریش بخۆن باشترە مریشکی فرێش باشترە تا مریشکی مجەمیدە و مریشکی بەستوو چکە مریش خۆی لە خۆیان پرۆتینە ئەم پرۆتینە کاتێک کە بەری ئەیات و جارێکە ئێبەسێتەوە نیوەی زیاتری بەها خۆراکەکەی لە دەسەیە ینی ئیسپاتە سەحی و طبیەکەی نامێنێ بەڵام مریشکی فرێشەکە باشترە بەڵام لە مریشکی فرێشیشا ئەو شوێنانەی کە دەرزیان بۆ ئەکرێت باشترە نەخورێت پێست باشترە نەخورێت مل کە پێڵە ملە قۆتە سەرباڵ لەگەڵ بنەڕان یاخود ئەوەی کە پێڵەن پشتەقنا لە ملیە بە تایبەتی ئەمانە شوێنی لێدانی ئەو دەرزی هۆرمۆنان بەکاری نەهێن باشترە چاکوێ بینێتەوە باشە ڕانەکەیش یعنی باشترە لە شوێنەکانی کە بەڵام ئەس ئەو وەکوتمان مل و ئەو سەرباڵ و بنی لەگەڵ پێستەکان نەخورێت شارێکی تایبەتی لەکەم دکتۆر تۆ مریشکە خۆیانە مریشکە خۆم بەس ئێستا زۆر کەمم کردوێتەوە لە مریشکە حەزم لە شوێی مریشکەتەوە بەڵام گوێنایە وی قەڵەو نەبین سنگەکەی ئەڵەن وشکە و باسنگەکەی باشترە بەڵام ئەگە فریاش بێ هەر باشە جگە لەم لە قۆتە و سەرگەر کوردی بێ و هەر باشتر دەست ناکەم ئەم خواردنانی کە شێف نەریمان حازری کردو هەمووی تەندروستن کە قەڵەومان نەکەن ئەگەر کەمێتێکی کەمی لێ بخۆین ئەگەر ئینسان بیوێت لە وەزنێکی دیاریکرا و بمێنێتەوە بەڵە تەندروست یعنی خۆی هەموو شتێک لە حیاتە ئەگەها بمێنیتەوە بەزەکە بتێت داوەزی لەوانێت پێویست کەمتر بخۆیت ئێستا من ئەم ڕەمەزانە ئەمڕۆ نۆی ڕەمەزانە تایسە برنج نەخواردەوە بە تەماش نیم هەتاو بجەژن بیخۆ چەخۆ دکتۆر تۆ ئاڵێ من لە یەکی دوو برنجونانە نەخواردووە ئەدی باشە داوەزی دیستادی بەڵام من ڕۆژ 4 کیلۆ داوەزیەوە پێش ڕەمەزان خۆم کێشاوە 4 کیلۆ داوەزی ئەم نۆ ڕۆژە خۆم نەکێشاوە هێشتا خۆی مەسلەی خواردن و کوالیتی خواردن بەشێکە لە دەرگایەکە لە دەرگاکانی خۆ داوەزاندن هەمووی شەرت نییە لەوە دووی نەوعیتی کوالیتی خواردنەکەی تۆ لەوتێ شەکر و بۆ نەکتۆ باڵێنێکی بێوێ بڵە بڵام من شەکر ناخۆم برنج ناخۆم ناخۆم بەڵام دانیشە لە مەجلیسێکە نەستەلێکەوە ئەو نەستەلێکی خوا بەقەدەر ئەو بەلەمە برنجە زەرە لە صحەتی ئینسانەدا یان دانیشە پاقلاوێکە خوا لەگەڵی یان مهمترین شت لە مەسەلەی داوازاندا مەسەلەی خەوە لە ڕەمەزانە کەس خەوی ڕێک نییە ئەوەیەک لە گەورەی کێشەکان چکە تۆ خەو بە تایبەتی لە شەوە ئینسان کە ناخەوێت بەردەوام ئەم هۆرمۆنی کۆرتیزۆڵ لەکێ سترێسی هەبێ یەکێک مەشغوڵ بێت یا شتێکە کە بەرزە بێتەوە ئینسان بە ئاسانی دەناپەز ڕاستە زۆر باش چینەوە ئەوێ دەست خۆش خێربێن کاوێ کاک دکتۆر هێمن جگە لە خواردن خەویش بابەتێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تەنزیمی ئەم جەستە و لاشە و تەندروستی خۆمان بکەین توانم بڵم لە خواردنیش گرنگترە لەویش گرنگترە ئارە وەڵڵا معدلی خەوی طبیعی سروشتی بۆ کەسێکی مام ناون تەمە لە عمریشا فەرقەکە لە مناڵە زیاتر پێویست بخەوە چەندێکە کاکتۆر 6 بۆ 8 ساعت 6 بۆ 8 ساعت و باشترین کاتیش بۆ خەو لە ساعت 11 بۆ 56 بەیانی نەگەوەی گەنجانی ئێمە لە 3-4ەوە بۆ 11 نیوەڕۆ ئارە وەڵڵا بەڵام تر بەشێک لەوەی کە گەنجی فەقیر بە ناشکری نەبێت لەم وڵاتەیە نەیش و کار و کاسپی ئەویش بەشێک لەین بەڕاستی گەرێکی ئیشی هەبێت بەیانی حسابیەوە کاتەوەی بەڵام کابرا بیرەکاتەوە ئیشی نییە و جامعەیە خوێندن دیراسی تاوی کردەوە کاسپی نیە و مەجبورە خۆی بۆ مۆبایلەکەی و مەشغوڵ کار لەگەڵی و کە شەو نەخەوێ ئەو کاتە ڕۆژە خەوێت و هەموو شتێکی تێکەچێت لەگەڵ کاتوریان ئەگەر ئەو شتە گرنگانە مابێت جناب بتەوێت باسی بکەیت دەربارەی خواردن دەربارەی قەڵەوی دەربارەی هەتا نەشتەرگەری جوانی یان نەشتەرگەری لابردنی قەڵەوی ئەمانە چی پێوان بڵێیت قەڵەوی وەکوتمان نەخۆشیە بۆی چارەسەری ئەم نەخۆشیە بکەیت چەند ڕێگەیەکە یەکەم کەسێ بووی وەزنی دابەزێ بەڕاستیە بە خەوی ڕێک بێت ئەبێ لە خواردنا گوێ بە کوانتیتی خواردنەکە نەدا بە قەدر کووالی کوالیتی مهمترە مهم نییە چەنە خۆی مهم ئەوێت چیە خۆیت ڕاستە ئەمە مهمترین پۆینتە
بەشێکی قەڵەوی ئەتوانم بڵێن لە سڵا 5 بۆتەی قەڵەوی مەسلەی بۆ ماوەیە بۆیە خەڵک بە ئەمە نەکات بە پیانێ بڵاوڵام من لەبەرەوەی دایکم یان باوکم قەڵەو منیش قەڵەو نە بە ئەوانیش قەڵەو بن ڕاستە تۆ مەترسی قەڵەوبوون زیاتر هەتاوەکو شخصێک کە دایک و باوک و کەسی پلەیەکی نەبێ بەڵام هێشتا دەلالێت لەوە ناکات کە قەڵەو بێتەوە ئەتوانی خۆ پارێزی سترێس ئیشوکاری ڕۆژانە یعنی نوعێتی خواردن و تەنزیل ستایلی ژیان بە بابەتی وەرزشکردن چکە ئەوەی کە وەکو ژیان وەکو مەسەلەی جسم وەکو تەرازوو باڵانسێک وایە تۆ ئەبێت چەند کیلۆ کالۆری لەم خواردنەتا وەرئەگریت ئەگەر بتەوێت قەڵەو نەبی ئەبێ ئەوە بسووتێنیت ئەگەر بتەوێت دابەزی ئەبێت لەوە زیاتر بسووتێنیت ئەگەر بتەوێت قەڵەوبی ئەبێت لەوە کەمتر بسووتێنی کاتە تۆ ئەبێت چی ئەخۆیت ئەبێت تەعویزی کەیتەوە بە وەرزشکردن و بە چالاکی ڕۆژانە دیتر لە ڕێکردن بە پێوە ئەڵەی لە مەلەکردنەوە ئەڵەی لە شاخەوانیەوە ئەڵەی لە چوون بۆ جیم و بۆ قاع و یاری ڕاکردن هەشتێک لەوانەیە وەرزشی تۆپی پێ هەشتێک لەوانەیە ئەڵەی مهمەیە تۆ چەند وەرئەگری ئەبێ ئەوەنەش سەرفکەیتەوە دائیمە لە خواردنیش هەمیشە ئاگامان لە کیلۆکالۆری نوعێتی خواردنەکە باش کاک تۆ باست لە چارەسەرەکە ینی کەم بخۆین و چی بخۆین و جۆرێتەکەی و خەو ئەمانت باس کرد بەس هەندێک کەس کاک شەخ کە تەمەڵن یا با بڵین کە نەوسنن خۆشخۆرن لەوە چێ نەتوانن ئەمە بکەن ئەڵە من ئەخۆم هەر کاتی زانیم قەڵەو بووم ئەچم عملیاتێکی جوانکاریەکەم چاوریەکەم دەرەکەم یا چم عملیاتێکی نەشتەرگەریکی مەعیدەمەکەم بچووکێکم یا باڵۆنێکی تێکم کاک دکتۆریا من ئەمانە تەندروستن ئەم نەشتەرگەریانە ئەمانە وەکو تەندروستین بەڵام ئیجباریە یعنی تیستە کابرا تووشی ڕێخۆڵەکیۆری هەیە ئەگەر توش نەبێ بە درێژایی تەمەن لای نابا بەڵام کە توش بوو مەجبوری لای بیت یا هەر نەخۆشەیەکە زراوی لە ئەبا مناڵە لەو زەتیلی لە ئەبا هەشتەیەکە مەسەلەی نەشتەرگەری قەڵەوی ئێستا لە عالەمە محتەرەفە یعنی یەکێکە لە ڕێگاکانی چارەسەرکردنی قەڵەوی ئەویش کەی کاتێکە شخصەکە مەرحەلەکانی وەرزش و خۆپارێزی و خواردنی تێپەڕاندووە کاتیان شخصەکە ئیرادەیەکی وای نیە یان ئاسانکاریەکی ژیانی وای نیە بتوانانی هەموو ئەم شتانە بکەیتر بەهۆی ئیشوکارەوەی یا بەهۆی زڕوفی ژیان و هەشتێکەوە پێ ئەمجا قەرارەیە نەشتەرگەری قەڵەوی بکەیت پێش نەشتەرگەری ئێمە یەکێک لە پلانەکانی ترمان دانانی باڵۆنە دانانی باڵۆن چێ باڵۆن وەکو میزەڵانی وایە ئێستا باڵۆنی زیرەکی شاتەوە بە قەدەر کەپسوولێکەوێ ئەی خۆیت کە قوتیە ئاویتی ئەەکەی وردە و داوەسێ بە قەدەر میزەڵدانێک و ئەتوانین بڵێ نیوەی زیاتری حەجم مەعیدە بۆ داگیرەکە تۆ کەمتر لە نیوە ئەمێنێتە بۆی خواردن و خواردنی تێ بکەی لەگەڵ زووتر تێرەبی کە کەمتر و خوارد و زووتر تێربووی داوە هیچ مزعافاتێکی نییە مزعافاتی لەوە چ تووشی ئێڵنجدان دڵتێکەڵاتن یان مزعافاتێکی تقریبا لاوەکیەشی زۆر بەخۆی چ نەگەمێنێتەوە لە گەدەیەوە ئێستا باڵۆنە زیرەکی کە هاتۆ تقریبا نزیکی 6 مانگێک ئەمێنێتەوە دوایی چۆن ئەڕواکات خۆی ئەتەقێت مامۆستا خۆی ئەتەقی و لە شوێنی خۆی ئەتوێتەوە و بە تەبیعی لە ڕێگەی چوونە سەر ئاوە ئینسان دایانێت و فڕێیە ئەوەی کە باسەکرێ چاوری دەرهێنان قسەکە ئەمە زۆر پێدا ناپەسیت تقریبا لەگەڵ پارێزێکی باش و ڕژێمێکی باشە نزیکی 10 کیلۆ تا ناگاتە 15-13 کیلۆی پێدا بەسیت ئەو چاوری دەرهێنانە لە با بڵێن لە ورک هەندێک کەس ینی لەژێ ئەمەلیاتە دەرناچێت یا ئەوترێ ئەو چاوری وردە و دەلەروی مولولەکانی خوێن و کاکتۆر ئەڕۆنەوە ناو خوێن و ئەبێتە هۆی جەڵدا بەڕاستی ئەمانە بەو شێوازەیە خۆی مەسلەی چاوری دەرهێنان عملیاتی قەڵەوی نیە عملیاتی جوانکاریە ینی ڕێککاریە ینی کابرا بۆ 5 ساعت 6 ساعت لەژێر چاوریە ئەبێ زۆر لە بەستنی دابەزیە 5 کیلۆیەکە ڕات زیاتر ناڕات بەڵام ڕێککاریە کابرا بە تایبەتی تەمانە لە خانمانە زۆر زیاتر ئەکرێت ڕێککاریە ئەو شوێنانی کە حەزەکات بۆ نمونە باریکتر بێت شوێنێکی گەورەتریان هەنێ جار مەسەلەی چاوری دانانەوە لە شوێنێکی تری لەشیانە ئەم نەخۆش نەشتەرگەری لابردنی چاوریە نەشتەرگەری جوانکاری و ڕێککاریە نەوەک نەشتەرگەری دابەزاندنی کێش بێگومان ئەو نەشتەرگەریە شۆک و هەموو نەشتەرگەریکە مەترسی هەیە لەگەڵی جاری وا هەیە هەوەکە ئیلتیهابەکە شوێنی لابردنی چاوریەکە جاری وا هەیە تووشی نەزیفە پێ جاری وا هەیە بەڵێ فعلەن هەنێ جار ئەم چاوریانە ئەبلە چ نام و لێ خوێنێک پێڵن فات ئیمبۆلیزم یعنی جەڵتەی چاوری پێڵە ئەمانە واریدە دروست بێ لەگەڵی بەڵام ئەو کووتمان ئەوە چارەسەری قەڵەوی ناکە تەنها مەسەلەی جوانکاری و ڕێککاریە چارەسەری قەڵەوی بڕینی مەعیدێ لەگەڵ گۆڕین ڕێڕەوی خواردن کاتر ئەو بڕینی مەعیدە چەندێکی لێ ئەبڕێت ینی وەکو ستاندەر تقریبا نزیکی لە 180 مەعیدە ئەبڕێت بەقەدەر یەک مۆزی ئەمێنێتەوە هەروەکو شێوە و وەکو حەجمش بەقەدەر مۆزێکی ئەمێنێتەوە مهمەکەی لەوایە تۆ ئیشتیای خواردن کەمەکە هەر ئەوەی حەجمی مەعیدە کەمکە ئیشتیهاکەیش کەمەکە لەگەڵی بەڵام ئیسێ مەسەلەی باڵۆنەکەوانیە باڵۆنەی کە دایانیت لەوە چێ نتوانی نان بخۆی بەڵام ئیشتیها هەیە بەڵام لە تاو ئازار ناتوانانی بخۆی بەڵام مەسەلەی بڕینەکە ئیسفادەکەی ئەوەیە
هەم ئیشتها کەمەکە هەم حەجمی مەعیدە کەمە بێتەوە هەم لە ماوەیەکی کەمی دیاریکراوە بڕێکی ئێجگار زۆر لە وەزنی زیادەی لە شوپێدا ئاڕازێت. کاتۆر ئەو باسی ئەو هۆرمۆنانە کرد کە حەزی خواردن یاخود ئەڵێک خواردن بەسە ئەمانە لەو بڕینەیە کەم ناکەن ناڕۆن کەمەکەن بەڵێ ئەویش بە هەمان شێوە نزیکی لە 1970 کەمەکە ئەو کاتە کە ئەم هۆرمۆنانە کەم بوو شەهیە و ئیشتیهاش کەمە بێتەوە لەگەڵ یعنی ئینسان هەرەوە نییە بەڵام برسیمە و بەڵام ناوێرم بێ هەڵە برسیم نییە خۆی ئەمە لە خۆی هاڵە نیعممەتە تۆ برسی نەبێشت ناخۆی لەگەڵ کاکدانە یەکشیتر هەر لەم بابەتا بووی بەسەریانە ڕۆین هەنی کەسەکە کە بڵین کە مایدەی ئاوا بچووکە بێتەوە کەسی وا هەیە ڕێ دوایی هەمتر مایدەی کشا و قەڵەوە بێتەوە شتی وا هەیە بەڵێ مایدە ماسوولکەیە ماسوولکە شواری دەبکشێت و قەڵەو بێتەوە لە کیا قەڵەو بنەوە خۆی قەڵەوبوون لە 2 ساڵی یەکەمان ڕوونادا لە دوای 2 ساڵەوە دروستە بێت لەو کەسانێک کە قەڵەو بنەوە کە شیرینی زۆرە خۆن شیرینی یعنی ئەم عملیاتە سحر نییە تۆ بێ چاو بەسکات و هیچ شتێک پێ نەخورێ ڕاستە تۆ ئیسپادە لەوە ئەکەی وەزندا ئابازێت بەڵام ئەبێ ئینسان تۆزێ خۆی خۆشی ئیرادەی بە قوت بێ لەگەڵی هەردا ئابازی بەڵام بێ ئیرادەیەک هەبێ لە دوو کەس تامەتابە ئەمان کردو قەڵاو بنەوە ئەو کەسانی کە شیرینی زۆر خۆن بە تایبەتی لە ئافرەتە ئامازوتێ لەگەڵ ئەو کەسانی کە مەشروب خۆرن کحول زۆرە خۆرن چکە کحول لە قاپێکی بچووکە بڕێکی ئەجگار زۆر کیلۆ کالۆری تایە بۆی ئەو کەسانی کە مەشروب خۆرن لەگەڵ ئەو کەسانی کە شیرینی زۆرە خۆنەوە لە دوای 2 ساڵەکەەوە ئەگەر ئاگان لە خۆیان نەبێ بەڵام دەست خۆش بێ کاتمان هیچ نەماوە بەڵام لەوێ شتێک دووت باسی یەکەم ئەگە بتوانین لە کەمتر لە دەقەیەکە باسیکە باسی ترشەڵۆک و مەسلەی ترشەڵۆکی گەدە یاخود دڵەکزیە یەکێکی لە باوترین کێشەکان ئەویش بەهۆی ئەوەیەکەوە ئینسان ئەو خواردنانی کە ئێوارە ئەیخوات چەورە ئەو خواردنانی ئەیخوات تونی و تیژی و ترشی زۆرە یان کابرا جگەرە کێشە هەر لەگەڵ بەربانکردنەوە یەکسەر جگەرێک ئەکێشێت ئەمە بێگومان ترشەڵۆک زیایەکە لەگەڵی بۆی ئەو کەسانی کە ترشەڵۆکیانە بێ دوورکەوتنەوە لە خواردنی بەهارات و تونی و تیژی و ترشی دوورکەوتنەوە لە خواردنی چەوری و سوورەوە کراو و جگەرە نەکێشن یەکسەر با شەولانی کەم درەنگتر بێ لەگەڵی ئەم بەنسبەت دڵەکزیەوە یەکیتر لە مشکلە زۆر باوەکانی تری سەرکاتی ڕەمەزان کێشەی زراوە چونکە ئینسان ئێواران خواردنی چەور و ژەمی قورسەخوا زۆر نەخۆش لە مانگی ڕەمەزانە تووشی کێشەی زرا و ئازاری زراوە بن بۆی هەر کاتێک توش بوون یەکسەر ڕاوێژ بە دکتۆر بکەن و باشتر زوو ئەمەلیاتەکان بکەن. طبعا ئێمە سوپاسی زۆری جنابی دکتۆر هێمن محموود دەکەین پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەوی کە لەم ئێوارە و لەم هیلاکمان کردی بەڕاستی دەستان خۆش بێ و سۆز خۆشحاڵ سلامان بۆ بینەرانی زۆر سپاس دەکەین یاخۆ بەخێر بی کاک دکتۆر خۆشحاڵ بووین خوا لەگەڵ بێ خوا لە ئەمانی بەڵە خۆشەویستان ئێمە چینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە. دووارە سڵاوی خواتان لەبێ دازیزان و خۆشەویستانی سی گەوهەر لە کۆتایی پرۆگرام نزیک بووینەوە هاتوونێتەوە لای شێف نەریمان بزانین خواردنەکانمان بەچی گەیشتووە و دو قسەی خۆی لەسەر بکات و پێشکەشی بینەرانی بکات و ئیتر دوایی جەنابی کاکشێخ تەشریف ببا بە دوعاکانی دڵەکانمان ئارامەکاتەوە ئێمەش هەمومان لەگەڵی ئامینەکەین و سی گەوهەریش بە کۆتایی دەفەرمێ. کاک دانەجان شتەکان تەواو بووی تر هەموو شتێک ئامادە ئێستا هەلێن لە زۆر بەسەدی تێگەڵێرەوە بەڵێ خواردنێکی مەکسیکیمانە بوو مریشکێکی فڕی مەکسیکیمانە بوو بەڵێ لە فڕنەکە ئەوش تەواو بووە هەزە ئەوش بێن مەدەرەوە وەڵا خۆ بینی باش نییە خراپ نییەکە بۆ بکەینەوە ئەحسان و بیت تەمام باشترە بەس شێف جان ئەگە لە دەست بێن نانابێ خەم بە چونکە کاگاریان زۆر خەمی توێتی کاگاریان خەمی منێتی یان خەمی خواردنەکەیەتی وەڵاخی خەمی توێتی لەبەر خواردنەکە ئەڵە بە شێف خراپ نەبێت چۆن ئەجدا خەمی شخصی خۆتی لەوە چ زۆر نەبێ دەست خۆش ئەفکاکدانە هەشتاوە بوو سوبێکمانە بوو سوبێکی جیازەر و شاریە و بە سنگی مریشک لەگەڵ شلێکی پاقلەیە برنجێکی پاقلەکە گۆشتی حیوانیان سادەیە بە شیوت کراوە بە شیوت کراوە بەڵێ لەگەڵ برنجێکی دۆلفینسیا لێمانەوە ئەو برنجەکە ئۆرزەڵاتەکان ئەمەش مریشکەکە بەڵێ کاک شێخ زۆر جوان دیارە ئاوا لە ڕەمەتەکانی زۆر گەورە تامی هەروە بە تامیشی تایبەتە ئینشاءڵڵا دەست و چاوت خۆش بێ خۆش بێ کاک شێخجان جەنابەت تەشریف بەرە بۆ دوعاکانمەش بەدڵ ئامینەکەین و تا ئەڵقەیەکی تر منەگەمەوە خزمەت و بینەرانیش هەموو لاگەڵ خۆی گەورە
ئەمە ڕۆنیشی تێ نەکراوە هەر ئاوایە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي خوائجان أم دعاي كوتايا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بیکەینە دعای هەمیشەییمان، بیکەینە دعای شەوانە و ڕۆژانەمان لە دوای نوێژەکان لە هەموو کاتێکا، چونکە کۆکراوەی هەموو خێر و بێرەکانی دنیا و قیامەت لەم دوعا قورئانیە و لەم ئایەتە مبارەکەیە کۆکراوەتەوە. ربنا آتنا في الدنيا، خوایە لە دنیایە حەسەنە و چاکەمان پێ ببەخشە، لە قیامەتیشە هەر باشە و چاکەمان پێ ببەخشە، هەرچی باشەی دنیا و قیامەت هەیە بە نسیبمانی بکە، لێمان بە دوور بگرە هەرچی شەڕ و خراپەی دنیا و قیامەت هەیە. غەیریەوە چ دوعایە لەوە گەورەتر هەیە؟ لەبەرەوە با هەمیشە ویردی سەر زمانمان و یەکەم دوعا و کۆتا دوعا و ناوکرۆکی دوعاکانمان الحمد لله تيابي سواسي خواب كين صلوات لديدار حضرة رسول الله تيابي صلى الله عليه وسلم تا دعا كان من برز بيتوا دعاء قرآن يكان تيابت ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. نك جارك هزاران هزار جار مليونها جار بالسنور عدد خلقك ورضاء نفسك وزنة عرشك ومداد كلماتك يا رب العالمين. يا ربي خواهي كان إيماني كامل من بيبخشا، دين إيمان من بارزراو بك يا رب، لشر فتني شيطان كانوا هوا وآرزو نفس بمان بارزا، لو دوش من السرسخت بمان بارزا كلنا وكروكي درو دروني خمانايا كنفسي فرمان كرب خرابة ونفسي أمارة بالسوء يا رب. يا ربي لو نفس بمان بارزا رامي بين بو إيمان و دينداري بدور من كلوي شيطان كان مدزقاي نفس من بكار بينو خراب من بكن بو قيامته بو دنيا من إله العالمين. يا ربي خواهي كان تأثير كاريقرية كان قرآن ذكري تو يا رب قرآن خندنو مناجات لخزمتي توياو همو نيجو عبادتو روجو كان يا ربي كاريقرية كان ين لسر من درب كويت درو درون من آو دير بكا بإيمان وبتقوى وخواناسي دور من بخاته ولا قناه نزيك من بكاته ولا ذاتي قوريت يا رب. يا رب يستا همو كاتي همو لحظة بيش يستا دواي يستا همو زمان ودروي زمان تو من بينيت همو اشتكان ما نبيستي خطري ناوكروكي دلمان آقداري إله العالمين باك من كرو شاشي درون كان من هموي باك كرو بويك خطر وخيال كانيش من هموي باش بيت إله العالمين نيتكان من صاخ كرو دل من بك بكوغا ومال بندي نيتي باش ولنيتي خراب بدور من بقرا توفيقاتي خد من بوبنيرا كوماشي من بكا أو ساعاتي أقرين وبلايتو أمرين يا رب يا إله العالمين عاقبة خير منك عاقبة خير إيمان بنصيب بك مجدكان من بيتا بيبقى لو كاتانيا وحشتو دوري
ئەو دوورگە زۆر دوورەی کە دێتە پێش چاومان لە دوای مردن ببێتە ئونسەت و نزیکی و مەحەبەت و خۆشەویستی و ئولفەتێک کە هەرگیز وا نەزانین کە ئەمرین. إله العالمين لو لحظاتانيا فريامان بك وإله العالمين كومكيمان بك وعاقبة خير من بك عاقبة خيري ببيت خلياي دلو درون من يا رب العالمين عاقبة خيري ببيت آوات وآمانج من ببيت داواي الشوان الرجان من يا ربي وامان ليبكي عاقبة خيري ببێتە هەموو شتێکمان و هەموو چرکە و ساتێ لە بیرمان بێت و داوای بکەین. ئێمە و سەرجەم گرۆهی مانداران و مسلمانان و سەرجەم بینەران و بیسەرانمان و سەرجەم دۆست و خۆشەویست و کەس و کارەکانمان عاقبەت خێر بکە. دایک و باوکەکانمان ئیلاه العالمین بە عاقبەت خێری گەڕابێتنەوە بۆ لای تۆ ئەوانیان کە وەفاتیان کردووە و ئەوانەشیان کەماون ئیلاه العالمین عاقبەت خێریان بکە. مناڵ و نەوەکانیشمان عاقبەت خێر بکە و لەسەر دین و ئیمان بیان ژێنە و بیان مرێنە لەگەڵ خاو خێزان و خوشک و برا و ئازیز و خۆشەویست و خزم و کەس و کارەکانمان سەرجەم مسلمانان و بەتایبەتیش هەموو گوێگر و بینەرانی ئەم بەرنامە ئازیزە و ئەم کەناڵە خۆشەویستەمان یا رب العالمین. إله العالمين طوابي مسلمانان جهان إله العالمين بيويستيان بويكوا يا أرحم الراحمين تو رحميان بيبكي فرياي أوان بك وكالجير أشكن جو آزارو بلاو مصيبتنا رحتيان أواني كالجير وصالي ظالم واستمكار جولك يا إله العالمين أواني يا أرحم الراحمين نخوشنو بيويستيان بالشفاء هيو داواي الشفاء لتوكن يا خد نازانا ببارين وإيما بو أواني شبارين ويا رب أواني هجيرو دن بهر بلاو مصيبة لسريان لا ببا ئەو خێزانانەی کە کێشە و مشکلە و ناڕەحەتی لە ماڵەکانیانە هەیە خوای کێشە و مشکلەکانیان بۆ مەهێڵە یا ڕەبی دەرگای بەڕەحمەتیان لەسەر بکەرەوە شەیطانەکان و نەفس و ئەممارەی سوئیان لێ دوور بخەرەوە یا رب العالمین. يا ربي خويا رزق ورزي وبركتي خود زياد كلا سرمان لسر ولاته كمان امن واسايش ومحبه وخوشويستي لولاته كمان زيادك توفيقاتي خود من بوبنيره هدايت من زيادتر بدا يا رب العالمين ضلمان رناكر وبنور ايمان بنور قران بنور فرمودكاني حضرة رسول الله صلى الله عليه وسلم. يا ربي خويا كان لم بهشتي ذكر طاعتي خوتا بمان جينا وبمان مرينا حتى زور باساني بچينا بهشتي رزامندي ورزواني تو يا رب العالمين فردوسي اعلاما بنصيب بك لخدمتي بيغمران شهيدان واولياء ودوستاني تو يا رب العالمين. يا ربي خواي كان هروكو چون سفري مادي من لخوا بزيابت زورك لنعمتكاني تو اتيايا برسيتيكي گشگير نيگرتوينتو يا رب او سفري معنوي من قربالغ دولمند الروشنو روناك بك يا رب. يا ربي خوايا فريشتا كانوا ملائكة كاني تو يا أرحم الراحمين آمين بو دعاء كان من بكن وأما اللي بكي همي شب مناجات ودعاء بجين هروكو چون بهوا سيا كان من بركين آوا بدعاش يا أرحم الراحمين دلو درون من تير بكين هميشا لمناجاتي تو تير نبين وهميشا لمناجاتي تو يابين اشتهاي مناجاتي خود من بنصيب بك يا رب لمانجي رمضان ولغير مانجي رمضان لدواي همو نيجا فرزكان لهمو كاتو ساتيكا مناجات دعاو بارانا ولا سر زمان من بيتو لنا ودل مانا بيتو لنا والروح وهستو نسمانا بي يا رب. توفيق من با تاباشترين إيمان داري ودين داري لتيوشو كمانا كوبكين وبو برزخ وبو قيامة من يا رب ورمان بقرا وقبولي بك دعاو بارانا وكان من جرابك إيمان من سلامتك عفو من كلمان خوش با أمبرا عزيز خوشويستاني كأم برنامج يجبر وأبن لكاميرمان ودرهنرو همو امستاف خوشويستانه يا رب العالمين دعا كان يعني كرابك وريان بقرا روجو كان يعني قبول بك همو من روجو من قبول بك يا ربي خواي جان توفيقي خوت من بو بنيرو توفيقات من بو بنيرو رحمة مهرباني خوت من لسر زيادك اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين اللهم آمين.